بە خێراتنی هەمووتان دەکەم دۆستانی عزیز، پێم وایە لە نزیکەوە یەکتر دەناسین هەمومان بۆ وانەی کە تا ئێستا بە خزمەتیشان نەگەیشتوین. من شاسوار مامەم ڕۆژنامەوانم و لە بەردین لەگەڵتانم. شەوی هێڵدای میترا لە هەموو لایەک پیرۆز بێت. زۆر پێمان خۆش بوو کە لە شەوی هێڵدادا بتوانین ئەو دۆستانەی کە چەندین ساڵە یەکتر دەناسین یان بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیمان لەگەڵ یەکتر هەیە، بەهۆی کاروباری فەرهەنگی بێت یان پرسی فێرکاری بێت یاخود هەر بوارێکی دیکەی کە خزمەتی وڵات بێت، لە شەوی هێڵدادا کۆب ببینەوە و باس و پاسێک بکەین، هەم دەربارەی فەرهەنگی میلیمان، هەمیش دەربارەی ڕۆژەوی گەرمی وڵات کە خۆتان لە نزیکەوە زیاتر ئاگادارن کە بارودۆخێکی ئالۆز لە ئارادایە. لەبەرەوە پێمان خۆش بوو کە ئەمەش ببێتە دەرفەتێک کە جارێکی دیکە گوێ لە دۆستی عزیز و مامۆستامان کاک ئاسۆس شەفیق بگرین کە بێگومان لای هەمومان کەسێکی ئازیزە و هەمیشە تامەزرۆین کە گفتوگۆ و چۆن بڵێ کۆڕ و سەمیناری جۆرا و جۆر ساز بکەین کە بەڕێزیان ئامادە بن و بە سەرنج و بۆچوونەکانیان بە ئێمە بگەێنن. و پێم وایە کاگاسۆسیش هەر پێی خۆشە ئاگادار بێت لەو کاروبار و چالاکیانەی ئێوە لە ڕوانگە و تێڕوانینی ئێوە بۆ ئەم بارودۆخ و گیر و گرفتانەی کە ئێستا لە ئارادان یاخود پێکەوە چۆن دەتوانین هەنگاوێک بنین لایەنی کەم بۆ ئەوەی ئەو بێئومێدی و ئەو دۆخە دڵتەنگی کە هاتۆتە ئاراوە تا ڕادەیەک هەر نەبێت لە نێو خۆماندا بیڕەوێنینەوە. لە بەشی یەکەمدا باس لە فەرهەنگی مێترایی و بەتایبەتیش ڕیشەی شەوی هێڵدا دەکەین. کاک ئاسۆس گەشت دەمانباتەوە بۆ ڕیشەی سەرهەڵدانی شەوی هێڵدا و ئەو فەرهەنگەی کە لەوێ تاکو ئێستاش هەر بەردەوامە. لە بەشی دووەمیشدا باس لە ڕۆژەوی ئێستای هەرێمی کوردستان دەکەین. خۆتان ئاگادارن کە دۆخەکە زۆر زۆر ناهەموارەوە، بەگشتی خەڵکیش تووشی ناومێدیەکی زۆر بووە و لەو ماوەیەشدا کۆمەڵی خۆپیشاندان بەڕێوە چوون لە دژی ئەم بارودۆخە، بەڵام بەداخەوە قوربانی لێکەوتەوە و هەموو جارێکیش بەبێ ئەوەی ئەنجامێکی هەبێت یاخود گوێ لە داواکاری خەڵک بگیرێت ئەم خۆپیشاندانانە سەرکوت دەکرێن. مەبەستی ئێمە لێرەدا ئەوەیە کە گفتوگۆ بکەین و گوێ لە یەکتر بگرین، چۆن ئێمە وەک کۆمەڵێک کە لە بواری جیاوازدا ڕەنگە کار بکەین بەڵام خەمێکی هاوبەشمان هەیە، بیرروڕاڵ و گۆڕ بکەین ئایا دەتوانین لایەنی کەم لە بواری خۆماندا هەنگاوێک بنین یان هەر نەبێ پێش لەوە بگرین کە ئێمەش وەکو بەشێکی زۆری خەڵک تووشی ناومێدی بین. من زۆر قسە ناکەم، دەچینە لای کاگاسۆس سەرەتا لە بە دووسێ پرسیار هەوڵ دەدەین دەواازەیەک بکەینەوە، اینجا دواتریش دەرفەت بەیەوە دەدەین کە ئەگەر پرسیار یاخود سەرنجێک یاخود پێتان خۆش بۆ گفتوگۆیەک بێت ئاراوە، ئەو کاتە بێگومان دەرفەتەکە بە ئێوە دەدرێت. ئێستا دەسمە لای کاک ئاسۆس. کاک ئاسۆس بەخێر بێ ئەم کاتت باش. ئەم نەریتە یان با بڵێین ئەم جەژنە لەکوێوە سەرچاوی گرتووە کە تاکو ئێستا زۆر کەس وەک جەژنێکی فارس یان ئێرانی ناوی دەهێنن، تەنانەت زۆرێک لە کوردیش پێیان وایە کە شەوی هێڵدا پەیوەندی بە کوردەوە نییە بەڵام پەیوەندی بە فارس و بە ئێرانیەکانەوە هەیە. ئەگەر تۆزێک بۆمان باسی ڕیشەی شەوی هێڵدا بکەیت. بەسەرچاو لە هەمووتان پیرۆز بێ، شەوێکی هیوادارم ئارام بێت و ئومێد بەخش بێ پێش هەموو خاڵێکی دیکە. من زۆر بە کورتی باسی یەکەم لە خوێندنەوەی بۆ ئەو ڕەهەندانی کە هەیە دەربارەی ناوچەکەمان بەگشتی نەکەرمیلەتی کورد بۆ دەرکەوێت زۆر نووسەر و تۆژەر و زانای دنیا کە کوردیشین و پەیوەندیان نە بە کوردایەتی و نە بە ناسیۆنالیزمی کوردەوە هەیە نە بە دینەوە هەیە، شێوەیەکی گشتی باسی فراژوتنی هزری مرۆڤ کە ئەمە مەرجنیە دین بگرێتەوە. باس لەوە دەکەن مرۆڤ کاتی خۆی
خێڵی جیاواز لە ناوچەی جیاوازەوە جا هەیە لەڵێ لە ئەفریقاوە مرۆڤ هاتووە هێڵێ لە شوێنی دیکەوە هاتووە تیۆری جیاواز هەیە بەرحاڵ لە هەمویانە هەر باس لەوە دەکا مرۆڤ لە سەرەتادا زیاتر خەمی بوونی فیزیکی خۆی بووە کە من ناچمە وردەکارێکەوە گرنگەوەیە کە هەمیشە چاوی لە دەوروبەر بووە بتوانێ خۆراکێک بۆ خۆی پەیداکە بتوانێ بژی جۆرە پاراستنیەک بۆ خۆی پەیداکە ڕەندەی دیکە یا مرۆڤی دیکە نەیکوژن یا سروشت ئیتر لافاو بێ سەرما بێ گەرما بێ بروسک بێ هەرچێک لە ناوی نەبات نەرم نەرم هێدی بەدەم ڕەوتی مێژووە مرۆڤ ئەوجا زۆربەی زۆری نووسەرەکان دەڵێن لە ناوچەی زاگرۆس سەر هەڵە بڕێ لە جیاتی ئەوەی سەیری زەوی کاتوو بە دوایی بەری دار و گەڵا و وردە حەیوانی کێوی و ڕاو بکەوێ بۆ دیارکردنی پێداویستە فیزیکەکانی خۆی ئەوجا دەکەوێتە بارێکی دیکەوە بارێکی هزریەوە بیر لەوە دەکاتەوە چۆن ژیانی جڤاکی خۆی چۆن ژیانی کۆمەڵایەتی خۆی چۆن گوزەرانی ڕۆژانەی خۆی پێش بخات چۆن خۆی ڕێک بخات وەک جڤاک بۆ ئەوەی بتوانێ دەروەستی ئەو دەوروبەرە هەند و تیژە بێت ئەلێرەدایە کە میترایی دەورە بینێ میترایی دین نییە میترایی هزرە بیرکردنەوەیە سازمانگەریە ڕێخستنی ژیانە لێرەشە ئەگەر بە بەراوردی بکەی بە بۆچوونی میلەتانی دیکە بۆ نمونە یۆنانی دێرین کە ئیتر خەریکی فەلسەفە و ئەفسانەی گەورە و میلەتانی دیکەش بکەیت ئەم برادەرانەی زاگرۆس نشینی پێش چەند هەزار ساڵ بیریان بۆ دین و ئەفسانە نەچووە خەریکی بتپەرستی نەبوون نەهاتوون بۆ نمونە وەکو عەرەبی جزیرە بتێ دروستکەن لە خورمایە لە بەرد بیپەرستن ئەوەیە کە عەرەب بەڵێ ئێمە کەی خودایە من بیپەرستم رەب تەبول عەلەیه ثەعالب کەی خودایە میلەتی زاگرۆس ئەویان نەکردووە نەهاتوون مادە بێنن بیپەرستن هاتوون کەوتونتە بیرکردنەوە کەوتونەتە ئەستێرەناسی بۆ ڕێخستنی ژیانی شوانکارەتی خۆیان و پاشان بۆ ڕێخستنی کشت و کاڵ لێرەدایە باسە گرنگەکە بەلای منەوە چونکە مەسەلەی دین خۆ لە هەموو میلەتێکی دیکەشە هەبووە بەڵام لێرەدایە میترایی یا میترایزمی بە زمانی ئەوروپایەکان جیاوازیە بێت ئەم هونەری ڕێخستنی میلەت و ڕێخستنی گوزەران و خۆتەیارکردن و پشتگیری یەکتر و بەرەنگاربوونی دوژمن نەیارانی ناوچەکە جایتر خەڵکی دیکە بن یا سروشت بێ یا هەرچێکی دیکە بێ ئەمەیە وردە وردە دەبێت هەمایەی یەکگرتنی ئەو خێڵانەی مادەکان تۆ مێژووی مادەکان خوێنیتەوە کۆمەڵێ خێڵ بوون هەموو ڕۆژێ ئاشوورەکان پەلاماریان ناون و لە توپەتیان کردو لە نووسینی مادەکان خۆیان نییە چکە مادەکان نووسینیان نەبوو لە نووسینی ئاشوورەکانە و دوای میلەتانی دیکەش کە پەلاماری مادەکانیاندا ئەو شەڕیان بووە هەرچی هەستاوەتە سەر پێ پەلاماری مادەکانی دا و لی داون و لی کوشتون و اینجا پاشاکانیان بە جوانی ئەمانەیان نووسیوە لەسەر بەردەکان کە چیمان لە مادەکان کردو تا ڕۆژگارێک دێت جایسا فەیلسوفەکانی یۆنان و مێژوو نووسەکانی ئەوان پێمان ئەڵێن دیاکۆیە ئاشوورەکانی شەوادان دیاکۆ ئەم میلەتە کۆ دەکاتەوە لەسەر ئەم بنەمای میتراییە ڕێخستنێکی تازە دروست دەکا بۆی بتوان خۆیان پارێزن لەبەرەوە مادەکان قەت نەبوون بە دەوڵەت نەبووە هیچی دا نەمەزراندووە و پەلاماری کەسی دیکەشی نەیەوە وەکو ئەو دەوڵەتانی دیکەی کە هەبوون لەو ناوچەیە و پاشانیش دروست بوون ئاشوورەکان نەبوون پەلاماری کەسیان نەیەوە بەڵام ڕێخستنێکیان دروست کردووە بۆ پاراستنی خۆیان بۆ ئەوەی کە پێوترێ خۆپارێزی سروشت پارێزی ژیان پارێزی و خۆ تەیارکردن ئەم هونەری میتراییە
بێتە ناو ڕۆمانەکانەوە، چونکە ڕۆمانەکانی تر لەو ناوچەیە بەجای خۆتە نەزانێت بۆ بچیتە ئەردەن، لایەکی ئەردەن و سووریا هەمووی ئاسەواری ڕۆمانەکانە، لایەکی عێراق و ئەوەی کە ئێستا ئەمڕۆ پێوترێ تورکیا هەمووی لەژێر دەستی ڕۆمانەکانەوە. ئەم پەیوەندیە وای کردووە مێترایزم بچێتە لای ڕۆمانەکان و لە ڕۆمانەکانی ڕۆژهەڵاتەوە بگاتە ڕۆمانەکانی ئەوروپا. ئەمە بۆچی گرنگە؟ ئەم باسە نرخەکەی لە چیایە؟ لەوەدایە پاشان مەسیحایەتی دێت، جایوە تێبینی فەرمون جوولەکایەتی پێش مەسیحایەتی دێت، بەڵام جوولەکایەتی پەیوەندیەکی وەهابتەوی لەگەڵ مێتراییانە. زەردەشتایەتی لای خۆمان پەیدا دەبێت، زۆربەی زۆری کورد دینە گۆڕێ لە مێتراییەوە بۆ زەردەشتایەتی، بەڵام ئێزدیەکان نایگۆڕن. ئەوان ئێستاش هەر مێترایی ڕوایان بە زەردەشتایەتی نییە. زەردەشت دەبێتە دینی کۆمەڵێ میلەتی ئەو ناوە، ئیتر فارسە، کوردە، ئەرمەنە، ئازەری ئەو کاتەیە، پشتووە بەلوچە هەرچێکە. بەشێکی زۆری عەرەب زەردەشتین. بەنی تەمیم کە گەورەترین خێڵی عەرەب بووە لە جەزیرە و لە عێراق، لە جەزیرە مەبەستم حیجازە لەگەڵ عێراق زەردەشتی بوون تا ئەو ڕۆژەی ئیسلام هاتە ناویانەوە. بەنی تەمیم خۆ نەسراون. ئەمانە هەموو لە مێتراییەوە دینیان گۆڕی بە زەردەشتی، بەڵام ئێزدیەکان نەیانگۆڕی. بەڵام بێمەوە سەر باسەکەی دیکە. مێترایزم دەکەوێتە ناو ڕۆمانەکانەوە. ڕۆمان مێترایی دەبەنە ناو ئەوروپاوە. لە ناو ڕۆمانە کەستەنتین کەیتر پاشای گەورەیانە کە پێوتێ قەسەنتینی گەورە و دوایی ئیستانبول دروستەکاوە کوشار، ئەو بۆ یەکەم جار لە ساڵی 330 لەو دەوروبەرەیە ئەو قەدەغەیە هەڵەگرێ لەسەر مەسیحایەتی. تا ئەو دەما تا 330 ساڵی دوایی لەدایک بوونی مەسیحایەتی بۆی نەبوو خۆی پیشاندا لە دەوڵەتی ڕۆمانە. مێترایزم دینی فەرمی بوو. کۆستەنتین کە ئەوەی هەڵگرت، ئەو قەدەغەی هەڵگرت لەسەریان، ئەوجا مەسیحایەتی بڵاوبۆیەوە. هی پاشان مەسیحایەتی وردە دەبێتە دینی فەرمی و ئەوجا ئەوان پەلاماری مێترایەکان و غەیری دەدەن. بەڵام لێرەدا ئەوە گرنگە، ئەم هونەری سازمانگەریەی کە لە ناو میترایزمە هەبووە دەکەوێتە ناو مەسیحایەتیەوە. تۆ لەبەر ئەوەیە سازمانێکی یەکجار پوخت و تند و بتە و لە ناو مەسیحایەتی کاتۆلیکا بینیت. پاشای ڤەتیکان دەسەڵاتێکی هەیە بەسەر هەموو کەنیسەکانی دنیا کە سەر بەون، بەڵام لە ئیسلام هەوانیە، لە جوولەکەی ئەوانیە. هیچ سازمانێک نییە لە ئیسلامە بڵێ فڵانە مەلایە فڵانە مزگەوت لە فڵانە شوێنی دنیای ئیسلامە دەسەڵاتی بەسەر هەموو مزگەوتەکان و هەموو مەلاکانی دنیا هەیە. ئەم سازمانگەریەی مێترایزمە کە دەکەوێتە ناو ڕۆمانەکانەوە و لە ڕۆمانەکانەوە کەوێتە ناو مەسیحایەتیەوە، لە مەسیحایەتیەوە بڵاوە بێتەوە و مەسیحایەتی دەبێتە ئەوە لە ڕووی سازمانەوە. یا ئێستاش خۆی ڕاگرتووە، یا ئێستاش ئەو سازمانگەریە هەرماوە. خاڵێکی گرنگ لێرەدایە ئەم مێترایزمەی کە لە چیای زاگرۆس و میسۆپۆتامیاوە لە چۆمانەوە لە میسۆپۆتامیاوە بڵاوبۆتەوە بە زەبری شمشێر نەبووە و دینی تر نییە بە زەبری شمشێر و پەلاماری خەڵکیانە. ئەمە لە پەیوەندی و هەفبەندی نێوان مێترایزم و ڕۆمانەکانە دروستبووە. نێوان بە خۆشی خۆیان وەریان کردووە، چونکە خۆ مادەکان هەر نەژما بوون تا بتوانن کاریگەریان هەبێ لەسەر ڕۆمانەکان و زەبرە بەکاربێنن، هەر نەیان بووە. لێرەدا بۆ دەرەکەوێ هەزار بیرکردنەوە چ کاریگەریەکی هەیە ئەگەر بە ئارامی بتوانێ دەرفەتی هەبێت خۆی پێشکەش مرۆڤایەتی. بەڵام پێشت دەڵێ ئەو سازمانگەریە هونەرێک نییە کە هات تر هەبمێنێت تۆ بێکاری بۆ بکەیت. مەوکو خۆشەویستی و ژن و مێردایەتی و دایک و باوکایەتی وایە، وەکو خوشک و برایەتی وایە، تۆ خەزمەتی نەکەیت ئەگاداری نەبی نامێنێت. ئەوجا ئەو چیرۆکانی دیکەی کە دەڵێ ئەمە فارسیە و ئەمە ئێرانیە و ئەمە نازانێت، ئەمە بەڕاستی هەمووی بەرهەمی ئەم ناسیۆنالیزمە قازەیەکە کە لە دوای
ڕێنێسانسەوە بە ئەوروپایا پیا بوو اینجا وردە وردە لە دوای جەنگی یەکەمەوە ئەوروپیەکان هێنایە ئەو ناوچەیە دەنا ئەمە فەرهەنگێکی ملی گەورەی ئەو هەموو میلەتانەیە کە لەوێدا هەبوو وەکو بۆم باسکردی بەشێکی زۆری عەرەبیش و ئەرمەنستانیش هەمووی زەردەشتی من بەمڕێ نادەم بەوەی خەڵک هەر نەبێ لەسەر ڕوودەرونی خۆم ئەو کاریگەری هەبێ دوژمنایەتی لەگەڵ عەرەبیە تورکی فارسی عەجەمیە تورکمانیە نازانم جادوای وردەوردە ئێستیەک و یارسانێک و کاکەیەک و ئەمانە دروستە ئەمە هزرە عزیزم ئەم هزرە ئەگەر دروست بێ و بناغەیەکی باشی هەبێت تۆ لە جێی خۆتەوە لە پێگەی خۆتەوە توانی بەکاری بێنی بۆ پتەوکردنی هەم خۆت خێزانت هەم دەوروبەرت هەم ئەو جوواکی توتی لە نەژی وەربەڕاستیش ئەوەیە کە میترایزم دەیکات لە ئەوروپایە و کردوشێتی لە هەموو زەمانی ڕۆمانەکانە جەمن بۆیە دەڵێم دینیش نەبووە بەتەواوی تەنانەت لە کاتی ڕۆمانەکانە میلەت لەوانەیە دینی تری هەبێ بەڵام دەوڵەتی ڕۆمان هێزی ئەرتەشی هێزی بەڕێوەبردننی دەوڵەت میترایی بوو جا بۆیە ئەمە بینە ئیسە زۆر کەس هەرچی ڕۆدا لە دنیای ئاڵێ وەختەی جوولەکەیە پێشی وایە جوولەکە کۆمەڵی خەڵکن دانیشتوون لە ژوورێکا دەرگایان لەسەر خۆیان داخست و بڕیارە دەن و ئەو خەڵکە هەموو بە قسەیانەکە بڵێ نەخۆشی بڵاو بۆ لە چینەڵێ و جوولەکە دروستی کردن بڵێ پارە لە عێراق خاشکێڵێەوە زایۆنیسم سەهیۆنیە دروستی کرد ئیسرائیل دروستی کردووە ئەم جۆرە حەقایەتانە ئەم جۆرە بڵێم بێفەرهەنگیە ڕێم بەنوا بڵێم ئەمە بێ ئاگاریە لە دنیا جوولەکە 2500 ساڵ چەساوی هەموو کەسەکانی هەموو کەسێکی دیکە بووە ئەو کوشتارەی لێکرا لەنەو عەرەب و ئیسلامە اینجا لە ئەوروپایە لێکرا ئەوجا لە ئیسپانیایە پاشان لە جەنگی دووەمە باش ئەم میلەتە قارەمانە بۆ 2500 ساڵ خەوتن خۆ جنۆکەکەی ناو چراکەی ئالادین نییە یەکێک هاتووە دەسی پیاناوە بلفۆر کردی بە میلەت نا مەسەلەکەمە نییە مەسەلەکەوەی تۆ کۆبیتەوە بیر بکەیتەوە ئاوڕێک لە مێژووی خۆ بیتەوە ئەو بنەما و ئەو ڕیشاڵە فەرهەنگیانی کە هەتا سەیرێکی بکەیت ئایا تۆ لەکوێ ئەتوانی خۆ کۆ بکەیتەوە بۆەوەی دەروەستی من میترایی وا دەبینم ئەجا میترایل کۆمەڵی خەت و خاڵی هەیە و بیرتانیا باسم بیرکردنەوە بۆ ئەستێرە ناسی بووە لە ڕێی ئەستێرە ناسیەوە توانیویانە جوانترین و باشترین و ڕێک و پێکترین ساڵنامە کەلەندەر دروستکەن بۆ خۆیان و لە پاش خۆیانەوە بۆ هەموو دنیاش ئێستاش ئەو کەلەندەرەی ئەوان زۆر ڕێک و پێکترە لە هەموو کەلەندەرێکی دیکە تەنانەت ئەو ساڵنامەی کە ئێستا هەیە کای تێدا بە ساڵنامەی ئەوروپا حسابەوە ئیتر لە ژانیواری و فەبریواریەوە دەست پێەکە تا دیسەمبەر ئەوەش هەر بەرهەمی میترایەکانە هەر بەرهەمی ئەو زانست و ئەو ئەستێرە ناسیەیە جایتر ناوی ئەگۆڕێت و تۆزێک لەم لا 2 ڕۆژ باشەکشەیەکە و 2 ڕۆژ پێشەکەوێ ئەوەی تر بۆ خۆتان سەیری بکەن هەر لە گوگڵا سەیری بکەن بۆتان دەرەکەوێت تەنانەت ئەوەی کە پێوترێ کریسمس لەگەڵ شەوی یاڵدا کە شەوی لەدایک بوونی میترایە ئەو داستانە کۆنا هەر یەکە جیاوازێکی نییە کەمێک لە ڕەوتی مێژووە پێشکەوتووە و پاشکەوتووە لە 21 دیسەمبەرەوە کەوتوتە 24 دیسەمبەر شەوی 24 ئەمە بەگشتی ئەو لایەنەیانە بەڵام ئەمە بێتە بناغا بۆ بیرکردنەوەیەکی دیکە لە ئەم بارودۆخی کە ئەمڕۆ ئێمە هەمانە چونکە میترا هەموویان هەبووە کورد زەردەشت بووە یا جوو بوو یا مەسیحی بووە یا هەرچێک یا موسڵمان بووە فەرقێک ناکە گرنگەکە ئەوەیە تۆ ئەو نانە ئەمڕۆ لەخوانە تۆ چۆن نەتوانی ئەم هونەر و بیرکردنەوە و هزرە بەکاربێنی بۆ ئەمڕۆ جا بە وردە ئەگەر دەرفەتان بوو دێیناوە باسەوە بەڵام من بەڕاستی بۆ چوونی ئێوەش چونکە من لێرەدا نامێ خۆم مامۆستا قسەکەم باسێک بێکە هەمومان بەشدار بین خۆش کاگاسۆس لێرەدا مەبەستمە ئەوە بپرسم کە باسی ئەوەتان کرد فەرهەنگی مێترایی هزر و بیری مێتراییەکان
بە شێوەیەکی بەرفرەوان بڵاو بۆتەوە تەنانەت لە نێو ئیمپراتۆری ڕۆمدا جێیەکی گەورەی گرتووە و لە نێو دینی مەسیحیشدا بەڵام بۆچی کورد سوودی لەو هەزرە وەرنەگرتووە یان لەو فەرهەنگە یان با بڵێن بۆچی ئەوەندە لی دوورکەوتۆتەوە تا ڕادێک نەخشی ئەو فەرهەنگ و هزرا لەسەر یارسان و ئێزدی و عەلەویەکان دەبینرێت بەڵام لای کوردی مسلمان زۆر بەدەگمەن ئەو نەخشە دیارە بۆچی کورد لەوە دوورکەوتۆتەوە یان با بڵێن بۆچی کورد سوودی لەو هزر و لەو هونەری سازمانگەری و لەو فەرهەنگە وەرنەگرتووە کە میترایەکان کاتی خۆی دایان ناوە و زۆر کەس کەڵکیان لێ وەرگرتووە باڵێ پرسیارەکە کەمێک ئاڵۆزە کاکە شاسوار باسێکی یۆنانەکانە بۆ بکەم تۆزانی یۆنانی کاتی ئەفلاتۆن و ئارستۆ چۆن بووە بەراوردی کە بە یۆنانی ئێستا تۆیسە ئاوڕێ لە یۆنانەکان بەرەوە بڵێ ئەرێ ئێوە بۆچی خاوەنی ئەو فەرهەنگە بەرز و ئەو فەلسەفە جوان و ئەو نەما دیموکراسیە و شارە دەوڵەت میسە بۆ ئەتانیاتەوە ئەمە ڕەوتی مێژووە کاکە شاسوار بەڵام بۆی وەڵامەکە نزیکی پرسیارەکەی تۆ بێ منەوەڵۆ پێڵم ئەوانەی دیکەی کە میترایزمیان جێنەهێشت یا هەر نەبێت تۆزێکیان تیا هێشتەوە وەکو ئێزدیەکان و اینجا ئێزەکان زۆر بەیان هێشتەوە اینجا ئەوانەی دیکەش یارسان و کاکەی و عەلەوی و ئەوە سوودێکیان لێ بینیوە بۆیە ماوەن بەستە لەبەرەوەی کەسی تر نەماوە هەموو دنیایدی کە بوو بەژێر پێی ئیسلامەوە بەڵام ئەوان بەو هەموو لاوازی خۆشیانەوە توانیان لە ناوچەیەکە خۆیان پارێزن تا ئەمڕۆژ ڕاستی زۆر سەختە بەردەیان میلەت و دینی دیکە بینی کە هەر ئاسەواریشی نەماوە ئیسلام توانی هەمووی داپۆشێ ئەوەی مەسیحی داینەپۆشی ئیسلام دایپۆشی بەڵام ئەمان هەرمان ئەوەش هەر ڕنگدانەوەی ئەو هزر و بیر و بیرکردنەوەی میتراییە دەنا ئەوانیش نەیەمان کوردس مسلمانەکەی دیکەی کە لەماوە جا بە تایبەتی کورد مسلمانە سوننەکەی کە هیچ هونەرێکی نەماوە ئەوە لەبەرەوەی بۆتە مسلمان چونکە مسلمانەتی سوودی لەوە نەبینی هەر وەکو چۆن جوولەکایەتی سوودی لێ نەبینی ئیسلام بەگشتی ئەو ڕێخستنی میتراییەی نەویست وە قسەکەی عومەر بن خەتابیش لای هەمووان ئاشکرایە کە کاتی خۆی هاتوونەتە ئێرانەوە و ناوەیان داگیر کردووە کوردستانیش و ئێرانیشەوە و ناوەیان داگیر کردووە وتی هەرچی ئاسەواریان نەبی سەرنەوە چی کتێبیان هەیە بیسوودێنێ چی لەگەڵ دینی ئێمەیان لە گونجا بەڵام ڕۆمانەکان وایان نەکرد یەکسەر باوەشیان بۆ کردن ئەوەی بەدڵیان نەبوو تۆزێ لایان برد و گۆڕیشیان جەبا ئەوەشە بۆ ئاشکرا بکەن ئێستا لە دنیای ئەوروپاشە لە ناو زانایەکانیانە خۆیەکی زۆر هەیە لەسەرەوەی بڵێن نەخێر میترایزمی ڕۆمانی هیچ پەیوەندیەکی بە میترایزمی ڕۆژهەڵاتیەوە نییە بەڵام زۆریش سەیرە ئەڵێن هەر ناوی میترا لای ئێمە کە هەیە لەگەڵ ئەوەی ناوی میترا لە ناو میترایزمە هەیەوە هەر ڕێکەوتە پەرزگاکانیان ناوی میتراسە ئەڵێن ئەو میتراسەی ئێمە کە ناوەکەی لە ناوی میتراچ ئەویش هەر ڕێکەوتە ئەمە سیاسەت ئەمە تەنها بۆ ئەوەیە کە بڵێن ئێمەی ڕۆمانی ترکە سەرچاوەی دەسەڵات و فەرهەنگی بەشێکی زۆری هەیە نابێ قەرزاری ڕۆژهەڵاتی نابێ قەرزاری کورد و فارس و ئێرانی وای پیشان بنکەوان خۆیان شتن لەسەر پێیخوانن بەڵامی تر توێژی نۆزانستیەکان شتێکی دیکەشانە من لەم قسانەمە بەسمەوە نییە کورد شت بووە چونکە ئەمە پەیامێکی کوردایەتی ناسیۆنالیستانە نییە چونکە خۆ هەموو کەسێک گەزانیە کورد وەکو میلەت بەشی زۆری هەبێ مادەکان بەشێک بوونەوانە لۆلو بەشێک بوونەوانە گوتی بەشێکن لەوانە من نایکەمە سیاست منەوە دەڵێم ئەمە فەرهەنگیەکە ئێمەی کە ئێستا لە وڵاتەیە دەژینیا لە دەرەوەی وڵاتە دژین و پەیوەندیمان بە وڵاتەکەی خۆمانەوە هەیە دەبێ ئەمە تێبگەین ناکرێ هەرچی هات و خۆی کرد بە کەڵەشێر ئێمە ملی بۆ کەچکەین و بڵێ تۆ ڕازەکەیت منیش کۆیلەی بەردەسی تۆم و فەرم و بمبەرە لای شێخ و سەییدەکانی تۆ بشک و واستەیەکم بۆ بکەن خواکەی تۆ بمباتە پێخەمەر و تۆزێ خۆشمەکانی
جا ئەم بەکارهێنانی هۆش و هزرا زمانی ئەوێت باشان بینە سەرەوەسە بەجارێ پەلەنەکە زۆر باش کاگا سۆس چۆن دەکرێت پەیوەندیەک دروست بکەین لە نێوان ئەم فەرهەنگ و هزرە میترایەدا لەگەڵ سازمانگەری لە ڕۆژی ئەمڕۆدا یاخود لەگەڵ مرۆڤی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی ناوین با بڵێین مرۆڤی خۆمان لە کوردستان و لەکوێدا دەکرێت کەڵک لەو هزرە و لەو فەرهەنگە وەرگیرێت بەتایبەت کە لە نێو گێژاودا دەژین و گیرمان خواردووە بەدەست کۆمەڵێک گیر و گرفتی سیاسی و دەسەڵات بازی و خۆتان باشتر لە من ئاگادارن لە کوردستان چی دەگوزارێت با زۆر بە کورتی من باس لە دیاردەیەک بکەم ئەم بارودۆخی کوردستان بەڵام من لە ڕوانگەی خۆمەوە باسیەکەم من نەزانم ڕوانگەی من جیاوازە لە ڕوانگەی خەڵکی ڕێژ بێ جیاواز کەبرایەکەم 39 ساڵە کوردستانم بەجێشتووە ئاگام لە وردەکارێکی زۆری نییە وڵاتێکی وەکو سوید دەژین بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک خەت و خاڵ هەیە لەوانەیە ئەگەر من باسی بکەم ئێوە بەدڵتان نەبوو فڕێنە لایەکەوە کێشەنیا بە دڵیشتان بتوانین بیری لێ بکەنەوە بە بۆچوونی من ئەم بارودۆخەی کوردستان دوو لایەنی هەیە لایەنێکی سیاسی هەیە لایەنێکیشی فەرمانڕەوایی هەیە جا بە ئەم چەمکانە و باسی وەم کردوتم زمانی ئەوێ و بیرکردنەوەی ئەوێ زمان و بیرکردنەوە کە یەکتری گرت ئاوێزانێک پیا دەبێت فراژوتنێکی سەیری بەدەمەوە بێ بەڵام ئەمە لە هەموو شوێنە ڕوونایات لەناو هەموو میلەتێک و لای هەموو کەسێکیش ڕوونادات ئەمە جاروبار لە هەندێک دەرفەتی مێژووی تایبەتە زمانێکی نووسینی هاوکۆ جا تێبینی فەرموون زمانێکی نووسینی هاوکۆ لەگەڵ بیرکردنەوەیەکی چڕ و پڕ و باڵای چەند کەسێک یا چەند کەسێک ئاوێزان دەبن یەک دەکرن ئەم ئاوێزانی زمانی هاوکۆی نووسین لەگەڵ هزرێکی ورد کە یەکیان گرت بەرهەمێکی لێ دروستە بێ بۆ خزمەتی ئەو میلەتە ئەگەر زمانێکی نووسینی هاوکۆ نەبوو هزری وردیش نەبوو ئێمە هەر دەبێ ئابخولینەوە دینە سەرجادا هەرایەگەکەین چەکەکەین شامان شەڕێک هەڵگیسێنین ناوێنەی شۆڕش ناوێنین قارەمان ناوێنەی شۆڕشگەر دەی وەرە ئەم کوژە ئەو بگرە ئەو بەردە ئەم زیندانی ئەم ماڵیە سووتیە ئەو جەرگیە سووتیە ئەم هەتیوە بێ ئەو پاشان کۆمەڵی خەڵک دێنە سەر دەسەڵات ڕووکچی خۆیان دەکەن بە وەزیر و گزیر و ئەندە بەرلەمان بەڵایەکیە لە دەرەوە ڕایانە ماڵەیە ناوێنین ئاش بەتاڵ دەی تووڕە بین دەست پێەکەینەوە وردە وردە چەک پێیاکەین بە قاچاخ لەمونە و ئێرانێک تورکیا ئەمریکایەکانمانەیە ڕووسیا شتێکمانەیە تێ ئیسرائیل دوو فیشەکە دەداتێ نازانم تورکیا ناوت دەنێ برای ئیسلام و ئەخوانچیەکانی ئەوێ لێ دێنە پێشێ ئیتر هەتا دوایی ئێوە خۆتان باشی زانن چۆنە دیسان دەست پێەکەینەوە دیسان دوو کۆڵکە شێخ و کۆڵکە مەلا هێنین و ئەیانکەینە ڕێبەری خۆمان و ئەمە هەمووی پشتە و بیرکردنەوەیە ئەمە هەمووی ڕوە و داڕمان و داڕوخان و پەرتەوازایی و لەتوپەتکردن و ئیفلاسی سیاسی و جڤاگی و فەرهەنگیە منیش نێڵم تۆزانی وایە سەیری فێرگەکانێکە سەیری ئەم هەموو مامەسە نازدارە و کە بزانم بەرهەمیان چییە بزانم بارودۆخ و گوزەرانی ژیانیان چیە سەیری دکتۆرەکانت کە سەیری بازارت کە سەیری میدیات کە لەم وێنەیە منەمەیە ئەمەد بۆ ڕوونکەمەوە سیاست جیاوازە لە حکوڕانی لە فەرمانڕەوایی بە ئینگلیزی پێوترێ گەڤەرنەنس حکوومەت پێوترێ گەڤەرمنت لە گەڤەرنەنس جیاوازە
گەڤەرنەنس پێم وایە بە فارسی حکمڕانیان بۆ داناوە، بە عەرەبی تازە بە تازە حەوکەمەیان بۆ داناوە. حەوکەمە وەکو ئەولەمە. حکوومەت کە بە عەرەبی پێڵێ حکوومەت جیاوازە لە حەوکەمە. government جیاوازە لە governance. ئەگەر من حکوومەت ناوم نیە میری بە کوردیەکەی، میری جیاوازە لە فەرمانڕەوایی. تۆی میلەت ئێستا تۆی مامۆستا پسستری لە نەخۆشخانەیەک، گەسکەوانی لای شارەوانی، مامۆستای زانکۆی یا هەرچێکی، تۆ بەشێکی لە فەرمانڕەوایی لە کوردستانە. تۆ پەیوەندی بە سیاسەتەوە نییە. ئەوانەی پەیوەندیان بە سیاسەتەوە هەیە و دەسەڵاتن. دەسەڵات تۆ دوژمنایەتی، تۆ بەڕاستی وەکو میلەت دوژمنایەتی لەگەڵ حکوومەتان نییە، لەگەڵ میریان نییە، لەگەڵ بەڕێوەبەری مەکتەب و مامۆستای ماتماتیک و مامۆستای وەرزشان نییە. ئەوانە حکوومەتن. تو دوژمنایەتی و لەگەڵ و گەسکەوانەیان نییە کە ئێجادەکە گەسکەیات و یا ئەو سستەرەی کە دەرزیت لێیان لە نەخۆشخانە. دوژمنایەتی و کێشە و نەیاری و ناکۆکی تۆ لەگەڵ دەسەڵاتە. دەسەڵات ئەو حکوومەتی بە بارمتە گرتووە، پشتی ملی گرتو و کردوێتی بە کۆیلەی خۆی. اینجا لە میریش زیاتر بازاڕێکی کردوتە کۆیلەی خۆی. کۆمەڵێ خزم و ئەم شێخ و ئەم بەچکە شێخ و ئەو فەرخە ئاغا و ئەو نازانم چی هێناوە، ئەویشی کردەوە بە دەسەڵات و سنوورێکی یاوەتە دەست و شاختێتی نەوت و نازانم حەشیش و شتێکی پێکا. کەواتە دەسەڵاتەکە بێجگە لە حکوومەت بازاڕێکی گرتوتە دەست. جا کۆمەلگەی مەدەنیشی هەر خزۆتیژێ دەستی خۆی. تۆ باس لە فێرخوازەکەی ئەو 50 ڕێکخراوی قوتابی و لاوان و خوێندکاران و نازانم ژنان و خوشکان و دایکان و نەنکان و پیران و هەمویانی بۆ دروست کردووی. هەرچێک دەوێت ئەو هەیەی بە حازر بەدەست کڵێشەیەکی هەیە بۆیان پڕ کردوتەوە لە دەرەوە، فێریان کردووە، تۆ ئەمانە بکە و پڕی کردەوە و تەواوی تر ئەو میلەتە جڵاوەکەیت. وەکو چۆن مرۆڤ ئێستر جڵاوەکە، ئەمانیش میلەتەکەیان جڵاو کردووە، نایەڵم بجوڵێتەوە لە شوێنی خۆی. کێشەی تۆ عەزیزم لەگەڵ دەسەڵاتە. ئەم دەسەڵاتەش بەوە ناگۆڕێتەوە بێتە سەرجادە و خۆپیشاندان بکەیت و هاوارە بکەیت بڕۆخێ و بمرێ و نازانم چی. من هەر پرسیارێکم لەکوێی ئەم دنیاە، لەکوێی ئەم دنیا لە چ زەمانێکە و لە چ مەکانێکە ڕووی داوە کابرا ئەندام پەرلەمان بێ، سەر بە حزبێکی ناو ئەم دەسەڵاتە بێ، لە پەرلەمانە بە توورەکە هەموو سەریمانێک موچەوەرەگەیە، پێگەی هەیە، ئۆتۆمبیلی هەیە، پاسەوانی هەیە، ماڵی هەیە، لە شارەکەی خۆی یەتە دەرێ، یەتە شارێکی دیکە، ئەیکاتە شیر لەسەر جادا، ئەڵێم حکوومەتە گەندەڵە و دزە. میلەتە قوڕبەسەرەکەش چەپڵی بوونێ. دوایەکەون خۆیانیان بەکوشت، دوای ئەو ڕێک و پێک پێی چەورە بێت، پێی دەوڵەمەندترە بێت، مناڵەکانی تۆشە کوژرێن. باش ئەمە سەرگەردانی نییە، ئەمە بێسەروبەری نییە. میلەتێک دوای کۆمەڵەیە کەناف باز کەوتووە، هەر ڕۆژەیان یەکێکیان خۆی لێەکا بە گۆڕان و ئەو خۆی لێەکە بە یەکگرتووە، ئەو خۆی لێەکە بە کۆمەڵ و ئەو خۆی لێەکە بە نازان چی، هەمووشی ڕێک ئیباتەوە گەلەخانی ئەو دەسەڵاتە پیسە چەوتەی کە سواری سەری میلەت دەکەوە. بۆ کێش کاشکی بۆ خزمەتی میلەت دەکەوە، نا بۆ خزمەتی دوو دەسەڵاتی ناوچە کە ئیتر تورکیا و ئێرانە. ئەمیان گوێیەکی گرتووە، ئەویشیان گوێیەکی تر. یۆ خۆمتان شێرەکەی حاجی قایری کۆی ێزانە. هیچ پێویست ناکە من دووبارەی ١٠٠ ساڵە دوتی. بوونەتە پیاوی دوو دەسەڵات لەسەر و ئەوانیشەوە دەسەڵاتی گەورەتر ئەو ئێران و تورکیایەژە جوڵێنێتەوە. لێرەدایە کە من دەڵێم ئەگەر تۆ ئاوەڕ لە بنەما فەرهەنگیەکانی خۆت بیتەوە، ئاوەڕ لە میترایزمەکەی خۆت بیتەوە، تێدەگە خۆ تۆی سەپێویست ناکە. میترایزم سندووکەی تۆ سندووش نابێتەوە بە تۆ، مەبەستەوە نییە. مەبەست ئەوەیە تۆ سوود لەو فەرهەنگە وەرگرە، وەرە کۆمەڵگەی مەدەنی خۆت بەهێزکە. ئەگەر نەیکەیت سمۆرە دیوەکەی خەنە ناو چەرخێکە و چەرخەکە خوڵێتەوە، ئەو سمۆرە بەدبەختە هیچ چارەی نییە، ئەبێ لەگەڵ چەرخاندنی ئەو چەرخە ویش بسوڕێتەوە. هەتا ماوە لە ئاشبەتاڵێکەوە بۆ ئاشبەتاڵێک، بۆ ئاشبەتاڵی سێهەم، بۆ چوارەم، بۆ پێنجەم. تۆ بیری لێ بکەرەوە، بزانە لە
هەر لەم ساڵە تازانێ ئەگەر لە 61 هەر 61 بۆ خۆی ئاش بەتاڵێ بوو کە هەرچی هێزی کوردە خرایە ناو دەستی کۆمەڵێ چەکدارە و چەکدارەکانیان فرۆشت. لە هەفتایە چیان بەخۆیان کرد جام باسی دووبەرەکیەکانی شەستەکان لە 74 بە فەرمانی شا شەڕیان هەڵگیرسان، لە 75 بە فەرمانی شا ملیان کەچ کرد. 100,000 چەکداری کورد چەکی فڕێە بەبێ ئەوەی بەشەر بڵێ ئەرێ کاکە ئەمە چییە؟ شانۆگەریش اینجایتر باسی هەفتاکان هەر بەکەچکەیترەوە خۆتان میزانە، هەشتاکانەوە دیارە، نەوەتەکانەوە دیارە. لەم ڕۆژانەشاوە بوو لە ماوەی 4 سەعاتە نێوەی کوردستانیان چۆڵ کرد. تۆ میلەتت دیوە لە سەرانسەری ئەم جیهانی ئێستایە بە دەیان هەزار ژن و مناڵی ئێزدی تەسلیمی داعش بکات و دوایش بڵێ من قارەمانم. ئاخر ئەوە زانن وەزیری پێشمەرگە ئەو کاتە سەر بەکێ بووە وی سەقی ناکرد دەسەڵاتی ناوچەکەم وەزانین سەر بەکێ بۆ چی کرد و چیان وەرگرت و چۆنیان ئاڵوو بووە. بەڵام خۆر نەبی وەزیری پێشمەرگە کە لەوانە نەبوو کاکە لەوانە بوو کە لە حەڤەی شباتە هەرایانەکە لە سلێمانی داوای گۆڕانی حکوڕانیانە کرد. ئەوانیش بەشدارن. لەبەر ئەوەیە من پەیامەکەی منەوەیە ئەم لایەنە ئەم بەزمە دوو لایەنی هەیە. لایەنێکی سیاسیە کە باسی لە ئازادی و یەکسانی و بوونی مرۆڤ وەک مرۆڤ و ئازادی ژن و ئازادی گەنج و ئازادی پیاوە و ئازادی هەتا دوایی. لایەنەکەی دیکەی باسی لە حکومڕانیە، لە فەرمانڕەواییە، لە گەڤەرنەنسە. ئەوەی یەکەمیان کەوتم باسی لە مرۆڤە و لە ئازادیە و لە یەکسانیە ئەوە سیاسەتە. ئەمەی دیکەیان کە ئەڵێم فەرمانڕەواییە گەڤەرنەنسە ئەمە پەیوەندی لەوەیە تۆ ئەو دەرامەدەی هەیە وڵاتەکە چۆنی دابەشەکەی بۆەوەی فێرگەکانێ باش بێ، نەخۆشخانەکانێ باش بێ، جادە و باش بێ، سیاسەت نییە. ئەوجا بە کورتی ئەم مرۆڤەی ئێستا لە باشووری کوردستانە و لە سەرانسەری کوردستانەوە بیری لە بکاتەوە ئەگەر خەمەکەی لە خەمی خۆیەتی پێشنیازی من ئەوەیە پارەیە کۆکەرەوە وڵاتەکە بەجێ بێڵا خۆ بەرە دەست کۆمەڵی قاچاقچی وەرە دەرەوە. ئەگەر لە خەمی میلەت دایت بێبیر لەو دوو لایەنی بکەیت، چ لایەنی سیاسیە چ لایەنی جواکیە. ڕاهێزانی کۆمەلگا، ڕاهێزانی جواک هونەری تایبەتیەوێت. جا تو ئەمیان نەکەیت ئەویشیان نەکەیت و بە تەمابی ئەو دەسەڵاتە ناسک و نازدارە جاروبار میهرەبانانە باوەشی پیا بکاتەوە و مەکتەبێکە بە بکاتەوە ئەوە لە مێشکی خۆتی دێت. ئەمە دەسەڵاتێکە هەتا بتوانێ هەناوت دەسمێ، نە نانت پێدەهێڵێ، نە ژن، نە مێرد، نە منداڵ، نە پارە، نە بژێ و هەتا بۆی بکرێ سەرتمانەکاتەوە کە بۆشی نەکرا. ئەگەر دەسەڵاتێک لە دەرەوە هات و سەری ئەو دەسەڵاتی پان کردەوە، تۆ مادام ئامادە نیت، مادام هیچ نەکردووە، مادام خۆت تەیار نیت، خۆت ڕێک نەخستووە، ڕێک ئەبیتەوە بەشێرکەوە. نمونەت بۆ هێنمە سەیری ئێران کە دوای شای ئێران. شای ئێران هەموو کەسێک دەزانێت چ ستەمکارێک و وڵاسنێ بوو. لێیاندا خۆ ئەوەی کە لێیدا میلەتی ئێران نەبوو، ئەوە هەمووی قسێکی ساختەیە کە پێ دەڵێن میلەتی ئێران هەستایە سەرپی و نەزانچی. بەڵێ خۆ پیشاندان و شت بوو، بەڵامی تر هەموو بەشەرێکتی هێگا خومەینیان هێنا لە نەجەف دەریان هێنا بردیانە پاریس، لە پاریس وە سواری فڕۆکەیان کرد هێنایانەوە ئەوێ و شای ئێرانیش گوێیان گرت و بردیان ئەو شای ئێرانی کە هەموو ژیانی خۆیشی و باوکیشی نوۆکەری ئەمریکا و ئینگلیس بوون، تەنانەت وڵاتێکیان بۆ نەدۆزیەوە بتوانێت پەنابەری سیاسی باکێ. سادات بەخێری خۆی و بە خزمایەتی ژن و ژنخوازی ڕێگایاندا لەوێ بە و دوای ماوەیە گوتیان بە سەرەتان مرد. بەڵام میلەتی ئێران چونکە خۆی ئامادە نەکرد و بزانە کەوتە چ بارێکەوە. زۆردارێک ڕۆی، زۆردارێکی سەبقات لەو زۆردارتر هاتەجێ. سەیری عێراقکە، عێراق باشترین نمونەیە. هەموو کەسێک دەزانێ بەعس چی.
بەڵام کە دەسەڵاتی خۆ میلەتەکە نەیتوانی سەڵام نابێت ئێوە لە بارێکانی بڕەوە قسانە بکەن بڵێ ڕاپەڕین قسانە زیادەیە دەسەڵاتێکا لە دەرەوە گوێی گرت و هەڵی واسی و دامی کرد و تاوڕایە بەڵام بەچێکی خۆ تۆ میلەتەکە ئامادە نەبوو لەبەرەوە ئەو میلەتە کەوتەوە ژێردەسی لە جیاتی سەدامێک 50,000 سەدام بزانە چیان بەسەراتەوە عێراقا بە کورد و بە عەرەب و بە ناکورد و نەعەرەبیشیوە بەڵام سای تۆ پێم بڵێ ئەی باشە چارە دنیاوا تاریکم شەمدا شەوی هەڵدایە بەرە بڕوونە چێڕوە فەرموو سەیری نمونەکەی دیکەکە دەی فەرموو یەک تۆ سەیری ڕۆژاواکە کاکە لاواسترین جۆری کوردی سووریایە دوو گوندی ڕێک و پێکی نییە بەسەر یەکەوە بەڵام چونکی خاوەنی هەزر و ڕێخستنێکی ڕێک و پێکە سەری چیەکە تۆ بزانە هەر نەبێ لە 2014ەوە چۆن خۆیان ڕاگرتووە بەرامبەر تورکیا بەرامبەر هەموو ئەو هێزی ئیسلامی کە پێوترێت جیهادی و سەلەفی و ئیخوانی ئەخەمانەکەم نین باکە بەیەکەوە زۆر زۆرن کاکە بەیەکەوە کاتە تورکیا و هەموو خەلیج و هەموو مسلمانی عێراق و سووریا و ئەردەن لاواسترین ئەڵقەی کورد بزانە چۆن لەوێ خۆی ڕاگرتووە بۆ لەبەرەوەی سازمانەکەی دروستە بیرۆکەیەکی پتە و خەڵکێکی گۆچ و گۆڕ دڵگەرم تۆ بزانە ژنی کورد لای ئێمە چییە اینجا بەراوردی بکە بەو تەوارانەی ڕۆژاوە سەیری کە بوونەتە چی نەک لە ڕۆژهەڵاتی کورد واز لە کورد بێنە نەک لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت لە ئەوروپاشان نمونە ئێستا لەسەر ئاستێکی جیهانی نمونە تۆ چۆن میلەتێک ئەتوانێ بێ ئەوەی دەوڵەت بێ ئەوەی حکومڕان بێ ئەوەی دەستوری هەبێ بێ ئەوەی وەزیر و وزیری هەبێ ئەم هەموو ڕێخستنەی هەبێت و بتوانێت دەروەستی تورکیا بێ بە ناتۆوە کە تۆ تورکیا تۆ بێ بڵێ ناتۆ تۆ گرنگت تورکیا عێراق نییە تورکیا ئێران نییە تورکیا حکوومەتی سووریا نییە تورکیا ناتۆیە و کەوتە ناتۆ ئەکاتەوە ئەمریکا ئەو درۆنانە دیوە کە دێن لە شارباژێر و لە قەندیل و لە هەموو شوێنێک یەک بە یەک دانە فیشەک کادرەکانی پەکەکە کوژن ئەو هونەری تورکیانی عزیزم ئەو هونەری ناتۆیە تەکنیکی ئەوانە ئەمانە فێرەکەن باشە ئەم کوردی سووریایە بۆ ئەتوانێ بەم هونەرە ڕێک و پێکی ئەمەیە ئەو مێژووی خۆی خوێنوتەوە خۆی ئامادە کردووە خۆی تەیار کردووە بۆ ڕۆژی پێویست نایەتە سەرجادا بیکاتە هەراو دەڵێدەن چکەوە سوودی نییە بەڵام خۆی ئامادە کردووە ئەگەر ڕۆژێک بەڵایەکی ناگەهان لە دەرەوە هات دای بەسەر ئەو دەوڵەتەوە ئەو سیستەم و ئەو دەسەڵات هەستەمکارەیە ئەم هیچ نەبێت تەیار بێ ئێکاکە تویسا ماقولە حەجی شابی بێن هەولێر و سلێمانی و دۆوەکە بۆ بگرن هەرچی ژن و مناڵ و هەرچی پیا و گەنج و پیری ئەو میلەتەیە بێ بەژێر پێوە خۆ تۆ بێ چوار کەسێ هەبێ سەر کۆڵان ئەم ڕێخستنەیە کە ئێمە نیمانە کە نەمان بوو بە شعر نووسین و خەو خەیاڵ ناکرێت ئەمەیە میترایزم کاتی خۆی کردی بۆیە توانیان بەرامبەر ئاشوورێکان بۆستە بۆیە توانیان بزانن کەی گەن و جۆ باشە بیچێنی تووکەی لۆکە باشە و کەی تووتن توانی خەریکی بێت ئەیتە تۆ ئەوە نەزانی تو ئەمەیان نەتوانی تو یان نەکاری تو ئەوەیان نەوێت و ئەمەیان ئێمە بەس نەبێ ئەی چی دەوێت تێنەدەم ئەوە بارودۆخە ئیسم بناڵی کوردستانی تیا لە ڕۆی فێرکاریوە ئەوە زۆر بەتان دۆستی خۆم و باشتانە ناسم و مامۆستان هەر بەڕاستی ئەمە بارودۆخە مامۆسای کوردستانیەتی دەی ئاخر خۆ هەموو کەسێکی کە لێەوە نزیکە زانێ ئێوە سەرگۆڵی ئەو ڕەوتان نەحنیە ئێوە بن بە کوردیەکەشی بۆی ئەوان چکە خەمساردن
کۆ نابنەوە و خۆتان ڕێک ناخەن و هەرچی هەستایە سەر پێ دەمان شێرێت. بە کورتی ئەگەر مەبەست ئەوەیە ئێمە بەرەو ڕۆژێکی ڕووناک بڕۆین ئەبێ ئەم دوولایەنی سیاسی و جواکیە بخوێنینەوە. ئیسە تۆ واز لە سیاسەتەکەی بێنە ئەوە ڕێ جواکیەکەی بەرەوە ئەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەوە هەر بەڕاستی ئەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستانەکەیە بۆ خزمەتی فەرهەنگ و جواکی ئەم میلەتە باشوورەکرێ بڕۆن سیرکەن بزانن سەری سایتەکانیان کەن. تۆ سایتی وا هەیە هەموو ئەدەبی کوردی نووستایپ کردوتەوە. تۆ چوار کەسم بۆ بدوزەرەوە لە سلێمانی و هەولێر و دووهۆکە پێی بڵێ دیوانی مەلای جزیری و نایلین بۆ تایپ کردەوە بزانە ناکەوێتە پێکەنین. بۆ سەیری سایتەکانی ئەوان کە بزانە چیان کردو کاک. بۆ سەیری ئەو کارانەیان کە بۆ خزمەتکردنی ژینگەی خۆیان و ئەویش لەژێر سایی چ سیستەمێکە. ئاخر ئیتر بەراوردەکە ئاسانە. تۆ من بەراوردی کوردستان بە سویسرا و ئەڵمانیا و بەلجیک و نازانم چۆن ناکەم نۆتە نمونەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای خۆتە بۆ ژێنەوە دەسە ڕاست و دەسە چەپی خۆت. عەزیزەکەم ئەتوانی تێم بگەیەنی بۆ ئێمە لە 61ەوە تاکو ئێستا هەموو دە ساڵ جارێک وەک چرخ و فەلەک وەک وەسمۆرەی کە باسم کرد ئاش بەتاڵەکەین اینجا هەڵەستیشینەوە سەر پێ ڕێک چەپڵە بۆ ئەو کەسانە لێین کە بەو دەردەیان بەردوین دەنگیان بۆ دەین پەنجەیان بۆ مۆرەکەین دوایان نەکەوین سەرچۆپیان بۆ ئەگرین و ڕێک ئەمان بنەوە بۆ ئاش بەتاڵێکی تێر بۆ بەراوردی ئەوە ناکەی تۆ بزانە پەکەکە لە 78 لە جێ لە گوندێکی دەوروبەری ئامەد پیا بوو لە 78ەوە تاکو ئێستا ڕۆژ بە ڕۆژ دیسان باوە بڵێمەوە ئەوان ململانیان لەگەڵ 4 سەربازی سەروبەری عێراق و ئێران نییە. ئەوان جەنگەکەیان بەرامبەر ناتۆیە بۆ ئەوان لەو ساکەوە تاکو ئێستا ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بە هەنگاو پلە پلە بەرزە بنەوە و یەک ئاش بەتاڵیش ناکە. ئەوەی ئێمە بوو بە 4 سەعات خوا حافیزی لەلایەکی تۆ سەرکردە دیوە ڕابکە میلەتەکەی بەجێ بێڵێ و خەڵک پێی بڵێ دەمەر هەشتیوە بۆ لە دنیا ئێمە تاکە میلەتین بە خەڵکی ڕاکردووەڵی نەمر و قارەمان. من هەوڵەیەم زۆر ڕازگۆ بم چکە من ئیشم بە سیاست نییە من سیاست مەدار نیم و بە تەمانیم خەڵک دەنگم بۆ بدا و بچمە پەرلەمانەوە سەر بە دینیش نیم خەڵک فری و بەم بۆ ئەوەی دوایی بچینە بەهەشتەوە. من زۆر بەڕوونی پێ دەڵێم خەباتکردن بۆ با بڵێن بۆ ئازادی بیرکردنەوەی ئەوێت زمانی ئەوێت ئەو ئاوێزانی کە ئێستا باسم کرد ئاوێزانی زمانێکی هاوکۆی نووسین لەگەڵ بیرکردنەوەیەکی قوڵای ئێمە نییە. ئێمە زمانێکی هاوکۆمان نییە لە ناو کووردا. ئێستا لە ناو ئەم نازانم 20 کەسین 30 کەسین چەند کەسین کۆبوونێتەوە لە تۆی لێ دەرچێت چەند کەسمان نەتوانێت 4 دیار بە کرمانجێکی ڕێک و پێر بنووسێ. جەتواز لە هەورامی و لە لۆڕی و لەوانەی دیکە بێنە نەبوونی ئەم زمانەی نووسین کە هاوکۆ بێ بۆ هەموو میلەتی کوردی لەت کردووە. لەبەرەوە ئێمەی باشووری خۆمان دابڕیوە لە خەڵکی تر ئێمە پێمان وایە ئێمەی سۆرانی ئیشمان بە خەڵکی تر نییە ئێمە لە دنیای خۆمانە ئەژین و واشیان فێر کردوین 46ەوە باڵێ لە دوای جەنگی دوو هەمەوە وایان فێر کردوین کە ئێمە میلەتێکی سەربەخۆین. ئێمە کورد نین ئێمە کوردی عێراقین کە کوردی عێراقیش بووین شەڕەکەمان لەگەڵ حکومەتی عێراقا. ئێمە ئیشمان بە ئێران و تورکیا نییە مەگەر بۆ دەستپانکردنەوە سواڵە و گەدایی بێ.
کوردی ئێرانیشان وا لێ کردووە. کوردی ئێرانیشان تێگەیانوە کە تۆ کوردنی تۆ کوردی ئێرانیت و کێشەت لەگەڵ حکوومەتی ئێرانایە لەبەرەوە فەرموو حزبی خۆت دروستکە و نایب نییە پارتی دیموکراتی کوردستانی ئێران. ئێمەشیان وتووە فەرموو تۆ لەبەرەوەی کوردیت تۆ تەیرێکی عەجایبی تازەی هاتوویتە دنیاوە ناوی دەنێین کوردی عێراق حزبێ دروستکە بۆ خۆت نایب نییە کوردی یا پارتی دیموکراتی کوردستانی عێراق. اینجایتر بەچکە و جوجەڵەی تازەی لێ پێیا بێ ئەمە گۆڕانە و یەکێتیە و نازانم یەکگرت و چێکە کۆمەڵە و نازانم. ئەم بیرکردنەوەیە ئەمە زۆر خەتەرە. چاڵدێران لە 1500ەوەنەیە شەڕێکی گەورە بوو لە نێوان قاجار و دەوڵەتی عوسمانیا کوردستانیان کرد بە دوو کردەوە، بەڵام میلەتی کوردیان نەکرد دوو کردەوە. میلەتی کورد عەشایر بوون، هاتنووە چوون و خەریکی کاروباری و ژیانی خۆیان بوون. ئەو دەوڵەتانە نەیانەتوانی میلەت بکەن بە دووکردوچکە دەوڵەتی ناسیۆنال نەبوون. ئەوانە دەوڵەتێکی نایەنەی چی و دەوڵەتانی ئەو زەمانە ئەوانە دەوڵەتی ناسیۆنال نەبوونەوە حەقی نەبوو بەسەری تۆ لە مەکتەب بە چ زمانێکە خوێنیت نەتەوە کە چییە سەربەکەیت و چۆنیت و پاسپۆرت و قسانێکیان نەبوو. بۆ بەناو دەوڵەت بوو لە ئەستەمبول دانیشتبوو بوو کە لەشکری ئەویست عەشایری کوردی ماڵاکرێت وەرن شەڕم بۆ بکەن. لە دوای جەنگی یەکەمەوە ئەم ئەوروپیانە کە هاتن دەوڵەت کوردستانە عوسمانیەکەشیان دابش کرد بەسەر سێ بەشە، بەشێکی بۆ تورکیا مایەوە و بەشێکیشی بۆ عێراق و بەشێکیشی بۆ سووریا. بەڵام کێشەکە ئەم جارە ئەوە بوو هەم ئێران بوو بە دەوڵەتێکی ناسیۆنال، هەم تورکیا و سووریا و عێراقیش بوون بە دەوڵەتی ناسیۆنال. ئەو جا زۆر گرنگ بوو تۆ لەم میلەتە کوردە دابەشەدەکرێتە تێی بگەێنی کاکە مەسەلەکەرەوە نییە تۆ نیشتیمانەکەت دابش کراوە، تۆ بێهۆشی بێتەوە بەخۆ گەوجە تۆ میلەتێک نی ناوە کورد بێ، تۆ چوار تەیری جیاوازی سەر بە چوار حکوومەتی و دەوڵەتی جیاوازی. ئەمەیان لە دوای جەنگی دووهەما کرد بە حیزبایەتی تا سەرخۆبوون و هیوا هەبوو کورد پێیوا بوو یەک میلەتە، تا ژێکافیش هەبوو کورد پێیوا بوو یەک میلەتە. ژێکاف بۆ کوردی ئێران نەبوو، بەڵام کە بوو بە حیزبی دیموکراتی کوردستانی ئیتراوە پاشکۆی عێراق و ئێران و سووریا و تورکیان بۆ دانا، ئێمە بووینە دژی یەک. یعنی ئێستا بە کوردیەکەی جەم بۆی ئاکۆیەکەمەوە ئەم کوردەی باشوور تووشی جەنگێکیان کردووە لەگەڵ خۆی لەگەڵ کۆمەڵێ بنەماڵە و سەرۆک خێڵ ئاڕاستەیەکەن بە دوژمنایەتیکردنی دەوڵەتی عێراق و عەرەبی عێراق بۆ ئەوەی وەکو سمۆرە بخولێتەوە. زوو چەکی ئێنێ پارەی ئێنێ فوی تێەکەن وەکو باڵۆن سەری ئەخەن ئەو جا دەرسێکی شیریان فشیەکەنەوە ئاشپەتەڵەکی پێکەن و دروستیەکەنەوە جارێکی تر. ئەمە شانۆگەریە بە ئێمەیەکەن. ئەم کوردی باشوورە و کوردی ڕۆژهەڵات و کوردی هەموو شوێنێکی تر ئەبێت تێبگا ئەم کوردەی ئێمە یەک دوژمنی زۆر ترسناکی هەیە، دوژمنی زۆرە هەڵات، بەڵام یەکێکیان زۆر ترسناک و خەتەرناکە، ئەویش تورکیایە. هەم بە ناسیۆنالیزمی تورکی، هەم بە عوسمانلیەتی کۆنی خۆی و هەم بەم ئیخوانچەتی ئەردوغان هەمویان لێک داوە. مە سیاسەتێکی چڕ و پڕی باش چنراوە بەرامبەر هەم کورد و هەم خەڵکی تر، بەڵام کوردەکە کێشەیە چکە کوردەکە بۆتە بربەست لەو باسەیەدا ناوانی کە زۆربەیان بوون بەژێر پێوە تر ئەرمەنەوە سوورە و سریانەوە هەر کەسێک. ئەم کوردەی ئێمە تا تێنەگات لەوەی ئەبێ بەم باسەدا بچێتەوە، دەبێت جارێکی دیکە ئەوڕ لە خۆی باتەوە. لەنا ئەم حەقایەتی ڕێفراندۆمە هەموو ڕۆژێ پێ دەکەن. وەرە لە عێراق جابەرەوە ئەمانە دوژمنی تۆن، بەخا دوژمنی تۆیە، موچەت نایەتێ، پارە نایەتێ، ئەبین بە دەوڵەت نابین بە دەوڵەت. دوانەکەی تریش کە ئێران و تورکیان سنوورە لێدا خەندیسانە بێ ملکەچکەیتەوە پێویتەوە ژێر هەمان بار و اینجا دوو بڕنەوە و سێ کڵاشن کۆفدەیەنێەوە کۆمەڵێ فیشەک و دەی دەست پێ بکەرەوە و گەشتکاش سەرکردەکانە ڕاکەن بخۆیان لەوێ لە شوێنی باشە ژین و میلەتەوە وانەی ئاشپەتاڵی 75 بینی بێت تێگەن منەڵەم چی بەدەیان هەزار کوردە هات
چەکەکەی فڕێەیە لەسەر کامیرا پیشانیان هەیە سوایان نەکرد اینجا سواری پشتی لۆریکیانە کرد ئەیان هێنا بەناو هەموو شارەکانی عێراقا لە مووسڵەوە هەولێر هەتا بەغدا هەتا هەمویان بردیان سوڕانەوە جارە و سەحرایە لە شوێنێک فڕیانەیە تا وردەوە لە مشکومانی خۆت ئێمە بەم جۆرە بیر بکەینەوە ئەنجامەکەی هەرەوە بێت ئەم بیرکردنەوەیە کە نایەڵ ئێمە ببین باشد عەزیزم وە دوو حزبی دەسەڵاتێ هەیە لە پڕێکە خەڵکانێکێتە سەرجادە گۆڕان باوەشێکیان پێکە سوڕێکیان پیا بەت ئەویان باتەوە ناو هەمان دەسەڵات و خۆی ئەکاتەوە بە وەزیر و گوزیر و ئەندام پەرلەمان و ئەوانەی دیکەش هەر هەمان شتا ئێستا تۆ خەڵکەی کە لەناو یەکگرتوویەکە و هەموو هەرارەیەکە خۆیان ئەندام پەرلەمانی پارە وەرناگرن پێکە و دەسەڵاتیان نییە ئیتر من تێناگەم ئەو میلەتە بۆ بەخسیانەکە باسەکە لەوەیە ئەگەر تۆ بەم جۆرە بیر بکەیتەوە کە تۆ کوردی عێراقی تۆ کێشەکەت لەگەڵ عێراقا هەر ئەم چارەسەرت هەیە کە ئەبێت دوای ئەم حیزبانە بکەویت و ئەوانیش بەم جۆرە هەموو ڕۆژێک بووخەنە بازاڕەوە و بوو فرۆشن و بووکڕن ئەگەر بیرەکەت نەگۆڕی نەیکەیتە بیرێکی هاوکۆی سەرجەمی کوردستان بۆ دیاریکردنی دوژمن بۆ ئاڕاستەکردنی هێزی میلەتەکەت هەتا 1000 ساڵی تر لە جێی خۆ دەبێ زۆر سپاس خۆش کاگە ئاسۆس پێم وایە چینە لای دۆستانیش ڕەنگە سەرنج و پێشنیاز یاخود پرسیاریان هەبێت مەهاباد ئازاد دەستی بەرز کردوتەوە ئەو کاتتان باش ئەم کاتە ئێوەش باش زۆر بەخێر بێن فەرموو سپاس دەکەم دەستخۆشی لە کاگا سۆز دەکەم ڕێز و سڵاومان هەیە لێرەوە لە کوردستانەوە من مەهاباد ئازاد کاکشا سوار کاگا سۆز دەمەوێت زیاتر بێمەوە سەر بابەتی یەکەم هەڵبەتە ئێمەش لەگەڵ ئەو قسانە داین کە وەکو کاگا سۆز ئاماژەی پێدا مەسەلەی گرنگی بیرکردنەوە بابەتەکە زیاتر هەز دەکەم لەو تەوەرە دەخڵێتەوە بەڵام کاتێک دەڵێن زاگرۆز نشینەکان خەریکی پەرستن نەبوون وا ئێمە باز لە مادەکان دەکەین واتە لە ڕێکخستنی پێکەوە ژیان و لایەنی کۆمەڵایەتی ئەوان مەبەستمان لە سازمانگەری چییە لە لای میترایزم مەبەستم ئەوەیە ئەگەر سازمانگەری مەبەستمان لە دەسەڵات خوازیە لە سنترالیزمە یان مەبەستمان لەو بنەمایە کە مادەکان خۆیانی پێڕێک دەخەن دەستخۆش من وەڵام بدەمەوە هیچ پرسیارێکی دیکەت نەبا بوو مەهاباد خان کاکشە سوار نازانم پرسیارەکەم گەیشت یان نا ئێمە کە باز لە هزر دەکەین واتە پێمان وابوو کە میترالیزم هزریان ڕێکخستووە و هزریان بەکارخستووە لە مەسەلەی پێکەوە ژیان و لایەنی کۆمەڵایەتی بەڵام پێمان وابوو ئەوە دێتە ناو ڕۆمانەکان ئەوەی کە ڕۆمانەکان لە مێژوودا ئێمە دەیبینین مەسەلەی دەسەڵات خوازیە و تەنانەت ئەوەی کە لە باڵێن کللتورە مۆدێرنەکەش دەبیندرێ لە مەسەلەی کللتوری یەک بەیەک خستنی کللتوری پەروەردەیی هەر مەسەلەکە سنترالیزمە و مەسەلەکە دەسەڵات خوازیە لە مەسەلەی کللتور بەڵام بە ناوی ئازادیەوە بەڵام ئەوەی دیاکۆ دەیکا لە ڕێکخستنی خێڵەکان لە ڕاستیدا ڕێکخستنە بەڵام ئەساسەکەی سنترالیزم نییە ئەساسەکەی دیاکۆ مەسەلەی پێکەوە ژیانی خێڵەکان لەسەر بنەمای ئازادی با بڵێن ئەگەر ناوی بنین دەوڵەتی میدیا ڕێک دەخا ئینجا مەبەستی من چیار تێگەیشتنێکی وردە لە مەسەلەی بەکارهێنانی چەمک کە دەڵێن سازمانگەری میترایزم ئەوی زمە تۆزە کێشە دروست دەکا یعنی وەک ئایدۆلۆجیایەک دەردەکەوێ بۆ ڕێکخستن و ئەو دەسەڵات خوازیەی لە ئەگەر پێمان وایبی سازمانگەری مەسەلەی ڕێکخستنی کۆمەڵایەتیە لەسەر ئەساسی ئەو سنترالیزمە شتێکە بەڵام ئەگەر مەبەستمان ڕێکخستنە لەسەر بنەمای میدیاییەکە
ئەوە لە ڕاستیدا ئەساسەکەمان گۆڕیوە، یعنی ئێمە باس لە مەسلەی ئازادی دەکەین، لە مەسلەی پێکەوە ژیانێکی، چونکە وەکو خۆمان خۆتان ئاگادارن لە میدیادا خێڵەکان کە ڕێک دەخا کەس زاڵ ناکا بەسەر کەسی تردا، زمانێک خێڵێک ناهێنیە، لولویەک ناهێنێ بەسەر خێڵێکی تریدا زاڵکە، بەڵکو هەموو شوراکە کە دروست دەکا بە حەوت ڕەنجی دەکا ئەو ڕێکخستنە لەسەر بنەمای ئازادی دەیکا، لەسەر بنەمای سنترالیزم نایکا، بەڵام ئەوەی لەپەڕێتەوە ئەوروپا سنترالیزمە، ئەوەی ئێستا ئێمە بۆ ڕێکخستنی خۆمان دەمانێت، بۆ ڕێکخستنی ئەو هەموو ژاوە دەیان دەمانەوێت مەسەلە سنترالیزمەکەیە کە با بڵین مۆدێرنزم سوودی لێ وەردەگرێ، یا ئەو مەسەلەی گەڕانەوە بۆ ئەو ئازادی هزرەیە کە میدیا ئیشی لەسەر دەکا. دەست خۆش، پرسیارەکەت زۆر پێم وایە ڕوونە و لای کاگاسۆسش پێم وایە هەر ڕوون بێت. زۆر ڕوونە، دەستی خۆشێ مەحەممەد خان، پرسیارەکە و زۆر بەجێیە، منی زۆر بە کورتی وەڵامە دێمە بۆی کاتی خەڵکی تریش نەدەم. بەڵێ گەڕانەوەیە بۆ یا پێداگریە، گەڕانەوە نییە، پێداگریە لەسەر ئەو سازمانگەریەی کە خێڵەکان توانیویانە هەریەکەیان لە بواری خۆی و لە ناوچەی خۆی و بەپی توانای خۆی ئازاد بێت لەسەر نێوەند پەرتیە لا مەرکەزیە نەک سنترالیزم. پاشان کە ئەم سازمانگەریە دێت ئەمە هونەرە هەڵبەت، ئەم هونەی ڕێخستنی دەروباری ئەم هەموو خەڵکە و هەر کەسی بە زمانی خۆی و بە بۆچوونی خۆی و لە ناوچەی خۆی و بە دابوونەرێتی خۆی، بەڵام هاودەست بن و دەست بن دژی ئەو هێرشە بیانیەی کە لە دەرەوە هات، چکە خۆ پێش ئەوەش ئەو پێڵان هەر هەبوون، بەڵام کاشوورەکان هاتن ئەمان دەروەست نەهاتن، چکە هاوکاری نەبوو، کاریگەل دەست نەبوو، هاو ئاهەنگی نەبوو، هاوسەما نەبوو. میترایزمەکە یا میتراییەکە من تێگەم تۆ لەو ئیزمە تۆزێک سەخڵە دەبی و حەقی خۆشتا، چکە ئیزمە کاری ئەم برادەرانی دەرەوەیە، ئەمەیە کە کۆی کردنەوە بتوانن بەرەنگاری دوژمنێکی گەورەی وەکو عاشوورەکان بنەوە. پاشان کە دیتە ناو ڕۆمانیەکانەوە، من لەوەیە لەگەڵت هاوڕانیم، چکە ڕۆمانیەکانیش بەڕاستی سنترالیزمی تیا نەبووە. دەوڵەتی ڕۆمانی هەروەکو هەموو دەوڵەتەکانی ئەو دەما، تەنانەت پاش دەمەش، تەنانەت خلافەتیەوەی کە پێوترێ ئومەوی و عەباسی و نازانم عوسمانی و ئەوانە هیچی سنترالیزمی تیا نەبووە. هەموو ناوچەیەک خۆی بردووە بەڕێوە، بەڵامی تر ئەو ئاغایی، ئەو سوڵتانەی، ئەو خەلیفەی کە لە شوێنێک دانیشتووە یا ئەو ئیمپراتۆرەی کە لە ڕۆم دانیشتووە، ئەو پەیوەندیەکی وای ساز کردووە کە ویستێتی باج و لەشکر و خەڵکی لەو وانەی دیکە کۆ کردوێتەوە. لەبەرەوەش توانیویانەوە هەموو میلەتە جۆرا و جۆرانە لە ژێرسایی ئەو جۆرە ئیمپراتۆریانە بژێرمانی ئیمپراتۆری بوو. ئەو مەسەلەی سنترالیزمە لەگەڵ دەوڵەتی ناسیۆنالە دەست پێەکە. لەوێ ئیتر ڕۆمان لە توپەتەکرێت دەوڵەتی ناسیۆنالە بێت و ئیتالیا بێتە ئیتالیا و ڕۆمانیا ئەڵمانە بێت ئەڵمان و فەڕەنسا. دوایی لەویا ئیتر سنترالیزم دروست دەبێت و دنیا گۆڕێ. دەنا پێش ئەوە نە ڕۆمانەکان لە ئەوانەی دیکە سنترالیزمە نەبوو. ئەو جدی مەسەر قسەی جەنابەت مەسەلەی هێز ڕاستە فەرمی. ڕۆمانەکان میترایزمیان بەکارهێنا بۆ کۆکردنەوەی دەسەڵات، هێز، چەکداران، بەڵامەوە هەموو کەسێکی تریش واکە، ئەوانەی لە دەروی میترایزمی شواکە. مادەکانیش بە کۆکردنەوەی هێزی چەکداری و دەسەڵاتی خۆیان توانیان ئاشوورێکان لە ناوبەرن خۆ بە قسەی خۆشمیان نەکرد. ئەو مەسەلەی بەکارهێنانی هێز بەرامبەر دەرەوە شتێکی دیکەیە، بۆ گرنگەوەیە ئەو دەسەڵاتە هێز بەرامبەر میلەتەکەی بەکارهێنێت. زووتر ئێستا تۆ سەیری ئاغاکانی خۆمەکە، ئاغا لە کوردستانە دەسەڵاتی خۆی بەسەر مسکێن و جوتیار و بەدبەخت و ڕەشەڕووتی میلەتەکەی بەکارهێنێت. کێشەکە لەوەیە من هەموو دەسەڵاتیان هەیە، بەڵام تۆ گرنگەوەی ئەو دەسەڵات و هێز و ئەسکەرەی کە هەتە بەرامبەر کێ بەکارهێنێت؟ بەرامبەر میلەتەکەی خۆت. من نمونەیەکە بۆیان من ناو ناهێنم بۆی کەس دڵی نەڕەنجێت. من شوێنێکم پێشەک دێ، حەزبێکی چەکدارە، چەکداریان هەیە، ئەگەر ژنێک لە شوێنێکی تر
بۆ چوونێکی سیاسی هەبێ ئەوان چەکدارەکانیان هێنن لەسەر جادە خۆپیشاندانیان جامیسا قسەم لەسەر نیە باشە یاخێبە بەس ئەوەت تێگەم کە هەزار کورتی هێنا کە هەژاری هەزر هەبوو بە شەرتی ناگا لەوەی کە هێزی چەکدار بۆ شەڕ کراوە بۆ خۆپیشاندانی سەرجادە نەکراوە نە دژی ژن نە دژی پیا و نە دژی دەربڕینی پیرۆڕە ئەمە یە جیاوازێکە لە زمانی مادەکانە ئەو هێزی ئەو میلەتانەی کە هەیە لەویا جا هەرچیەکەن یا هەرخیاکەن کۆکرایەوە بۆی بەرەنگاری دوژمن بنەوە لە ڕووی سەربازیە و هێزێکی زۆریشیان بەکارهێنا و بەڵگەی مێژووی هەیە کە بابلیەکان نووسویانە کە بڵێن دۆستی مادەکان بوون لەو شەڕەیە هێتا ئێمە گەیشتین مادەکان نەینەوایان وا سووتانە بوو داری بەسەر بەردی بوو. سڵاوتان لێبێ هاوڕێیان ئەو کاتتان باش دیارە من تێبینیەکی وام نەبوو بەرلەوەی ئەو خانمە بەشداری بکە هەرویستم سڵاوێک لە کاک ئاسۆس بکەم و سڵاوێک لەو برادرانە بکەم کەم شۆ لەگەڵمان بەشدار بوون. تێبینیەکەی من لە یەک نقطەدا لەگەڵ ئەو بەڕێزەی کە پێشتر بەشداری کرد و بورناوەکەیم لە یاد کرد. دیارە مەسلەی ئەوەی کە کورد دەسەڵات خواز نەبووە پێم وایە ئەمە ئارگومنتێک نییە کە سروشتی مرۆڤ پشتگیری بکات چکە مرۆڤ بە سروشت دەسەڵات خوازە و پێم وایە ئەگەر کوردیش لە کاتی خۆیدا پێم وایە معادلەکان زۆر لەوە ئاڵۆسترن کە ئاوا بەو شێوە سادەلێکی بدەینەوە لە کاتی خۆیدا ئەگەر مادەکانیش بۆیان بلوا بە پێم وایە بۆ هەموو دنیایان داگیر دەکرد بەڵام دیارە ئەو هێزانەی کە دووربەری مادەکانیشدا هەبوون یان ئەو معادلاتی کە لەو کاتەدا ئیشی کردووە ڕێگەی مادەکان نەداوەکان دەسڵاتی خۆیان پەرە پێ بدەنەوە کەڕوانی نیم نچکە مرۆڤ ئەگەر بگەڕێنەوە بۆ هۆ بزانی بە سروشتی خۆی بوونەوەرەشی دەسەڵات خوازەوە چەند هێزی هەبێ دەیەوێ هێزی زیاتری هەبێ ینی پێم وانە کوردیژەوەندە ئاشتی خواز بوو بێ وەکو کاگاتۆسیش باسی کرد نینەوە چۆن سووتێنراوە یعنی ئەمەش مانای ئەوەیە کە کورد لە کاتی خۆشیدا ئەگەر کاتێک دەسەڵاتی هەبووە چی کردەوە لە ئێستاژدا دەبینین ینی کورد کاتێک کە چۆ ئەو ناوچانەی کە پێشتر لێنە بووانی لە کوردستانی خۆمان چه قەوزایەکی نایەوە کورد بەرامبەر ئەرمەنەکان لە کاتی خۆیدا کە سوارەی حەمیدی کردوێتی ئەگەر چی ئەمەش دیسان بابەتێکی مێژوویە کە نامێ بسمەناوی ینی قەتڵ و ئامی زۆری کردووە با لەو بابەتە گەڕین بەڵام ئەوەی کە من لە ئێستادا بە گرنگی دەزانم نەسمە لایەنە مێژوویەکە بۆ ئێمە بۆ ئێستای خۆمان چی بکەین بۆ ئەوەی زیاتر بتوانین خۆمان ڕێک بخەین دیارە من لێرەدا یەک شت ڕوبەڕووی کاگ ئاسۆس دەکەمەوە ئێمە لە کاتی خۆیدا کە بە یەکەوە دەستمان کرد بە ئیش و لە ڕێگەی فەرەنخانەکانەوە هەوڵماندا زۆرێک لە فەرهەنگێکی دیکە زۆرێک لە شێوە بیرکردنەوە و ڕێخستنی دیکە لە ناو گەنجاندا لە ناو خەڵکدا لە ناو وڵاتی خۆماندا پەرە پێ بدەین بەداخەوە لە نقطەیەکدا کۆتایی پێهادەویش ئەوە بوو کە ئێمە لە ڕاستیدا لە تواناکانی خۆمانەوە دەستمان پێ نەکرد بەڵکو پشمان بەوە بەس کە حکوومەت چۆن پشتگیریمان دەکاوە ئێمەش خۆبەخشانە ئیشەکە بکەین بەڵام لە ڕاستیدا دەبووە ئێمە زۆر زووتر و لە ئێستاشدا کە پێم وایە هەر ئەو نقطەیە کە دەبێت لێەوەی دەست بکەین ئێمە چۆن دەتوانین خۆمان دە پشتبەستوو بە هێزی خۆمان بە توانای خۆمان زۆرێک لە ڕێخستن لە وڵاتی خۆماندا دەست پێ بکەین ئەم بەداخەوە دێڵێن هەمومان هەرێکەمان لە کەنارێک و لە خوشبنێک لی دانیشتون و ئیتر پێمان وایە هیچ ئەرکێکمان لەسەر شان نیە بەڵام من لێرەوە هەموو کەسێک کە ئەو برادرانێک ئێستا گوێیان لێمەوە لە دەوروبەری خۆشم کاتێک قسەڵێن پێم وایە ئێمە پێویستە کۆڕ و کۆبوونەوەی زیاتر و کۆبوونەوەی زیاتر و گرتنی کۆڕ و سیمینار و ڕێخستن و ئەوانە ببێتە شێوەیەکی بەردەوام کاک ئاسۆس باس لە زمان دەکانی ئێمە گە کۆ نەبینەوە قسە نەکەین ئیتر چۆن دەتوانین زمانێکی هاوکۆ پەرە پێ بدەین ئێمە زۆرترین دابڕانمان هەیە ینی لە مێژوودا کورد هەمیشە کاتێک کە ڕوبەڕووی داگیرکاری بۆتەوە یەکێک لە گرفتەکانی کورد ئەوە بووە کە لەوانەیە ناوچەی جوگرافی زۆرجا کاریگەری هەوە بیتی وە لێک دابڕان بەڵام لە ئێستادا ئێمە زۆر لە یەکتر دابڕین و ناتوانین کۆ ببینەوەی خۆمان ڕێکخین و هیوادارم ئێمە ئەم کۆبوونەوەی ئەو شو بێتە خاڵشتی دەستێک بۆ ئێمە کۆبوونەوەیکی دەوریمان هەبێ لانی کە مانگانە جارێک بەیەکەوە کۆ ببینەوە کۆمەڵێک بابەتی گرنگ کە بیوروژێنین قسەی لەسەر پێم وایە ئەگەر هیچ شتێکیش نەکەین تەنیا کۆبوونەوەکەمان و قسەکردمان سەر بابەتەکان گرنگی تایبەتی خۆی هەیە زۆر سوپاسان دەکەم بەڵێ دروستەوەیە ئێمە پێویستمان بەوەیە ئیدی بیرێ لێخ لە خۆمان بکەینەوە و هەرە و
باسانی کە زووتریشتم بەڕاستی ئێمە ئەگەر بەم جۆرە زانی من باشێکی بچووکتان پێ ئێمە کەم ناڵبووین تازە بە تازە و لەوانەیە پێش ئێمەش اینجا من خۆمیسە زۆر پیر نیم 25 ساڵێکم باسا بەڵام پێش ئەو کاتەش داستانێک هەیە بۆ میلەتانەیە فرۆش پێوترێت داستانی فریادڕاس فیلمێکی پیشانیان سوپەرمانێک لە ئاسمانەوە دابەزێ و خۆیەکە بەناوە و میلەتەیە و تر شارێک ڕزگارەکە لە کۆمەڵێ دز و جردە و لەو ناوە باتمانێکی کە دێت و ئەویش فریادڕاسە و ڕزگارە دەکا و جا خدری زندە پێش ئەو هەبووە و نازانم ئێمە کاکە هەتا چاوەڕێی ئەوە بی فریادڕەسێک لە دەرەوە بێ بنباڵمان بگرێت و مان باتە بە هەشت و دامان بنێ و نان و چای باشمان بەتێ هەر ئەمە بەشمانە بێ میلەتێک ئەگەر نەگاتە ئەوەی تێبگالەوەی کاکە ئەمە ئەرکی منە شتێک نییە بگویت سوپەرمان نییە لەم دنیاە قارەمانی دەرەکی نییە ئەو وردە کوڕ و کچە ژن و پیاوە پیر و گەنجەی ناو شارەکانە کۆیە ڕانێ زاخۆیە خانەقینە نازام چەرچمانە هەرکوێکە ئەوانن ئەگەر وردە بەیەکەوە کار بکەن بەرهەمیان دەبێت ئەگەر ئەوانە نەیکەن چاوەڕێ بن لە فەیسبووکەوە لە دیسپلەی فەیسبووک و مەسنجەر و نازانم واتساپەوە یەکێک بێتە دەریە و ڕزگاریان کە ئەوە بێ پێیان بڵێ شەو باش بەڕاستی دروست نابێەوە لە هیچ شوێنێکیش دروست نەبووە لە هیچ زمانێکیش دروست نەبووە میلەتێک خۆی بۆ خۆی ئامادە نەبێ کۆ بێتەوە پشتی یەکتری بگرێ خەریکی زمان و فەرهەنگی خۆی بێ خەریکی پتەوکردنی ڕیزەکانی خۆی بێ جا تێبینی فەرمونون من باسی ئەوە ناکەم بڵێم زۆر فەقیر و هەژار و بێدەسەڵات هەروەکۆی ویکیسا مامۆسایم دادوتی ناتوانێت پاکو لە بێرم ناتوانانی تۆ کاکە ناتوانانی لە شارە زەردەواڵەیەکە ژیت و پێم بڵێ وەڵام من هیچ نیم و هیچ ناکەم و حەقم بەسەری چۆنیە و ئەو شتانە ناخوا بێ خۆ بتەوکەیت سەری با بگەڕێمەوە سەر ڕۆژاوە سەی ڕۆژاواکە دێوە هەموو کوڕ و کچی وەکو تۆ نین سەری کە خۆیان چۆن کۆک کردوێتەوە ئەو هێز و چەکەی ئیجاوە قسەکەی مامەخانی ژەکاتەوە کە ئیسا قسەیەک ئەو هێز و چەکەی کە هەیە دەوێت بەکاری بێنێت بەڵام بۆ چەوسانەوەی خەڵک نا بۆ پەلامەردانی خەڵک نا بۆ پاراستنی خۆی سەری ئەو کە چی کردو سەیری منە تۆشکە چیما کرد جا ئەمە یە باسەکەین تۆ لێرەیە بێ بیرێکی جدی لێ بکەیتەوە ڕاستی ڕاستەکە مامۆساییندا دەڵێ ئەمە کاتی خۆی هەوڵمان دەدا کار بکەین بەڵام سەری نەگرت دەی باشە سەری نەگرت سوود لەو ئەزمونانە وەرەگرین بە جۆرێکی دیکە دەیکەین و بێ بکەوینە سەر پێ چونکە بۆ ئیستاد نییە دویسە پاسە لەوانەیە پێ دوا بێت درەنگ بێ وەڵامی کاکە تۆ کوڕ و کچێ لەوانەیە تەمەنیان 4-5 ساڵ بێنی تۆ دویسە خۆت کۆیلەی دەستی کۆمەڵێک فەرخە شێخی تەتێس مناڵەکانیشی سبەینە کۆیلەی دەستی مناڵەکانی ئەوان بن هەتاکەی لە شوێنێک کە ئابێ تر ڕاست حاجی قەری ژەڵێ بە قسەم دەکەن زەریفە نایکەن خۆتان نەزانە باسەکە ئەوایە تۆ کار بۆ خۆ دەکەی بیکە نایکەی چاوەڕێەوە مەکە خەڵکی ئەگەر بەڕاستی تۆ چاوەڕێی ئەوەی ئیسرائیل بوو کا بەش ئەمریکا یا ئێران یا مامە ئەردوغانی زۆر پیرۆز و زۆر ئاکوتەمیز کە چێتە بەهەشتەوە و نورانی ئەوە لە مێشکی خۆتی دەبێت چونکە ئەوان ڕێک تۆیان بۆ ئەوەویە بۆ گوشن بووکەن بە نەوت و بوو فرۆشن و پارەکەی وەرگن دەنا ساوی بەشەرێ بۆ ناکەن لەم هەرایە تۆ گرنگە لە ڕووی فەرهەنگیەوە بەهێز بیت لە ڕووی زمانەوە بەهێز بیت ئاگات لە یارسان و کاکەی و ئێزدی و ژن و مناڵی خۆت بێ گەرنەیکەی خەڵکی تر هەیە بیکات و ئەو ساوانیش بە ئارزوی خۆیان دەکەن تۆ بیرە دێ من وتم ئەگەر ئەو جۆر هزرە ئەو جۆر بیرکردنەوەی کە دەڵێ من کوردی عێراقم و کێشم لەگەڵ عێراقایە و 2 حزبم هەیە و 2-3 حزبی دەوروبەری ئەو حزبم هەیە و پەرلەمانم هەیە و
تا مرۆڤ لەسەر ئەو بۆ چوونەگە نابێ بە هیچ لەبەرەوە هیچ سیر نییە ئەو گاڵتەی پێت هیچ گاڵتە پێت کاکە گیان تۆ بە شەرێک جا منیسە ئەم قسەیەکەم پەلە ناکەم بیریشم لێ کردوتەوە لێشی بەرپرسم بە شەرێک ڕوای بەوە هەبێ بچێتە سەر جادە دەنگ بدا بە حزبێکی چەکدار پێم وایە بیرکردنەوەی تەواو نییە لە هیچ شوێنێکی دنیاە بە شەرێک نییە بچێت دەنگ بدا بە حزبی چەکدار دەنگدان لە پرۆسەی پەرلەمانیە بۆ حزبی بێچەکە ئەمیان هێزی هەفتای هەیە و ئەویان هێزی هەشتای هەیەەوە ئەویان نازانم 52 هەیەەوە یان چی ئەمە گاڵتەکردنە بۆ مێنەکە ئەمە کەمکردنەوەی سەنگی مرۆڤە لە کوردستانە ئەم هەموو مناڵە هێنە سەرجادە و پەڕۆی ڕەش و سوور و سەوز و زرد و نازانم مۆر و ئەمە ڕابواردنە بۆ خەڵک عزیزی ئەمە پرۆسێکی سیاسی نییە ئەمە بیرکردنەوە نییە ئەگەر بەڕاستی ئەتەوێ ڕێگەیە بگری ڕۆ و هەوراس ڕۆ و ئازادی بێ بیر بکەیتەوە لەوەی دوژمنەکەت کێیە چۆن کۆبینەوە چۆن بکەوینە ڕێ لەنا هەموو ڕۆژێک ئەم هەرایی 31 ئابوو 16 ئۆکتۆبەر و 15 تەمموز و نازانم شتۆ پێکەن تۆ پەرلەمانێت دیوە لە دنیاە جاسە من باسیوە ناکەم کێ کام دەوڵەتە و کام میلەتە پەرلەمانێت دیوە لە دنیاە یەکەم دانیشتنی یەکەم بڕیار با لەسەر ئەوەی ئەو کودەتایی 14 تەمموزی عێراق یان ناشۆڕشی تەمموز پەرلەمانی عێراقی ڕمان گرتی کۆمەڵی عەسکەر هاتنە سەر حکوم ئەوە بکا بە جەژن و ڕۆژی پشوو ئەوە ئەگەر دەسەڵاتێکی چەکدار بیکردایە قەی ناکە بەڵام پەرلەمان نایە بۆ شتێوە بکە ئەمانە ئاماژەن ئازیزم بۆ هەژاری هزر هەژاری هۆش هەژاری بیرکردنەوە نەبوونی زمان ئەم نەبوونی زمانەیە وا کات میلەتێک ڕازیە بەوەی کابرایەک بێ لەسەر تەلەڤیزیۆن ئاشکرا ئەو پەڕی ڕوو قایمیەوە ئەو میلەتە بڵێ من بارەزوی خۆم بکەم لەوەش بڕۆن تا بەیانی هەڵبڕ گرتی حەج نەیگرت بڵێن شێدە و ئەو میلەتەش ڕازی تۆ میلەتێکت دیوە سەرکردەی سیاسەتمەداری عاقڵی بە پێشەوا بڵێ پێشەوا کابرایەکی هیچ و بێسەر و بەر و ترسنۆک و خوێڕی بووە خەتای شای ئێران بۆ کوشتێتی ئەگەر شای ئێران نەیکوشتایە ئێستاویش وەکو ئاشپەتاڵی لەکوێ مێشوە ئەمە کاکە ئەگەر من و تۆ لە ماڵی خۆمان بەدەم ئارە خواردنەوە و چارەس خواردنەوە بیکەین زەرەری نییە بەڵام کە سیاسەتمەدارێکی گەورەی میلەتەکەت ئەم قسەی کرد پیشانت دەیە ئێمە لە چ ئاستێکی فەرهەنگی لە ڕووی زمانەوە لەکوێین لە ڕووی هەزردا لەکوێین میلەتێک لەم هەزر و لەم زمانەدا بێت ڕاستی زەحمەتە داوای شتی گەورە بکات ئەگەر حکومڕانی دنیا بەدەست من بێ لێی قوڵ ناکەم من بۆ خۆم کوردە دووبارە یەکەمەوە ئەگەر بەڕاستی مەبەستمانە کەوینە سەر ڕێبازێک بۆ خزمەتی خۆمان بۆ خۆمیڵێم بۆ مناڵەکەی خۆم ڕۆ و ئازادی من ئەبێ ئاگام لە نووسینی بەرز بێ بە زمانی کوردی لە بواری هەزردا ئەبێ ئاگام لە هەزری ورد بێ بە زمانی کوردی بۆ ئەوەی بتوانم لەگەڵ تۆیان گفتوگۆیەکم هەبێ لە ئاستێک تۆ تااقەتە هەبێ ئامادە بیت هەرێ بێ سەعاتێک گوێم لێ بگری دانوستانمان هەبێ دانوستان کۆمونیکیشنە من و تۆ ئەبێ زمانێکمان هەبێ لەگەڵ یەکتری قسەی پێ بکەین ئازیزم و ناکرێ من شتێک بڵێم تۆ بە شتێکی تری تێ بکەیت بێ لەسەر چەمکەکان ڕێکەی چەمک من بە قسەی
زانایەکی گەورەی زمان و بیرکردنەوە تامەمێنن. زمانی ئاڵۆز چەمکی هەیە کە پەیوەندی بە بیرکردنەوەی قوڵەوەیە. ئەو میلەتەی کە زمانی هاوکۆی نووسینی نییە چەمکی نییە، دەرکی نییە بۆ چەمک. کە دەرکی نەبوو بۆ چەمک وەکو مناڵێک وایسە تۆ مناڵ باسی نیشتیمان پەروەری و خۆشەویستی و ئازادی بۆ بکە هی ناگا، چکە ئەمانە چەمکی دەرهەستن، ئەمانە ئەبستراکتن، منداڵ تێی ناگا. میلەت ئەگە زمانی هاوکۆی نووسین و بابەتی هزری بەو زمانە نەبوو لەو چەمکانە تێناگا. لەبەر ئەوەیە ئێستا کە ئێمە لەم بارودۆخەیەژێ، لەبەر ئەوەیە کە هەڵەبجا لە 1970 کیمیا بارانەکرێ نیوەی سلێمانی لە قەشقۆڵی خەریکی کەوا بشان ئەو چەمکە بەلای ئەوەوە نامۆیە عزیزی من دەرکی ناکە. تۆ فەرمووی سە بۆم دۆزەرەوە چەند کەس ئێداسە من باسی کەلهۆڕ و خواری کوردستان ناکەم، چەند کەس لە سلێمانیە کە خۆی بە پایتەختی ڕۆشنبیری ێزانە ئەتوانێت بەخشانێکی ڕێکوپێک یا توێژینەوەیکی ڕێکوپێکم لەسەر مەلای جزیری بۆ نووسێ، لەسەر مەولانە، لەسەر مەولەوی. هیچ کاکە ئێمە شتێکی هاوبەشمان نییە، کارمان بۆ نەکردووە. ئازادی چی و خەباتی چی لێ لە شوێنێکی دەست پێ بکەین. کاگاسۆس ببوورە چێ دەبێ ئەو کارە بکات؟ ڕەنگە کەسێک بپرسێ بڵێ کواسە کۆت یان ئەو نووسینە بەرزانە لەکوێدا کۆ بکرێنەوە، چێ بیان بکات، چۆن دەست پێ بکرێت، هەنگاوی سەرەتا دەبێت چۆن بێت؟ من دەڵێم ئێمە هەمومان پێش من ئێوە چکە لە کوردستانن، پێش ئێوەش ئێمە کە لە دەرەوەی کوردستانی ئەبێ کاکە ئەمە کارێکی هاوبەشە، ئەبێ هەمومان بە یەکەوە بەو ئاڕاستەیە کار بکەین و دەشبێت تێبگەین ئەمە پەیامێکە لە پێناوی ئازادی، ئەمە پەیامێک نییە لە پێناوی ئەوەی من سبەینێ ببم بە سەرۆکی کوردستان، ژنەکەم بکەم بە سەرۆک وەزیران، کوڕەکەم بکەم بە وەزیری ناوخۆ، ئامۆزاکەم بکەم بە وەزیری دارایی. ئەبێ تێبگەین ئەمە کارێکە زۆر لەوە سەخت. ویسە تۆ ئەو کوردە دیوەکە قسە بە فارسەڵێ و بەتورکیڵێ و بە نازانم چی لە هەزار شوێنە جنێیا پێڵە ئەو پەڕی بێ عەقلی و بێمێشکیە و تۆ کەی قسەیە، تۆ گەر ڕازەکەی خزمەتی زمانەکەی خۆ بکە کاکە، تۆ قسە بە خەڵکی تر مەڵێ. من خەڵکم پێشک دێ بە دار و بەردی عەرەبایە دەخۆن. عەرەب پێش هاتنی ئیسلام کتێبی هەبووە، ئێمە ئێستا 4 کتێبی ڕێکوپێکمان نییە کە لە هەموو کوردستانە بخوێنرێت. ئەخر ئەو زمانی ئێستا من و تۆ قسەی پێەکەین لە زەی گەورە تێپەڕ بێ بەرەو سەرەوە کەس بە پولێکی ناکڕێ، لە سیروان تێپەڕ بێ بەرەو خوارەوە کەس بە پولێکی ناکڕێ. ئیتر ئێمە بۆ ئەوەنا خۆمان لە خەڵکی تر گیر کردووە، تۆ با سەرێکی ناومانی خۆمان بکەین. من بۆ خۆم مامەساکەم بڕوان بە ئیشی پراکتیکە، ئیشێکی عەمەلی. ئەوەی کە کوتمان لە ڕووی گفتوگۆ و لە ڕووی بابەتی تیۆریەوە من لەگەڵی دامیز کێشەیەکم نیە. من دەمەوێت بپرسم بۆ دروستکردنی زمانی هاوکۆ، ئەو زمانە هاوکۆیەی کە من و کەسێک لە بیارە و کەسێک لە زاخۆلێک نزیک دەکاتەوە، هەنگاوە کردەیەکان دەبێت بن. بەڕای من هەنگاوە کردەیەکە وەکو بۆ خۆت گوتت دەگەر حکاتی ئێسەرانی پێدوا بێت درەنگە، بەڵام ئەگە ئەمڕۆ دەست پێ بکەی بۆ وەکو دەڵێن لە 10 ساڵی تر باشتر، چکە لەمەهان خاڵی سفرەوە دەبێت دەست پێ بکرێتەوە. مادەم ئێمە خەمەکەمان هەیە و پێمان وایە دەبێت ئەو ئیشە بکرێ، ئەو هەنگاوە کردیانە وەکو بەڕێسان کە کۆمەڵێک شوێنی جیاواسان دیتووە و لە دنیادا دەزانن خەڵک چۆن ئیشی کردووە، مەبەستم پێ لە کۆپی پێیز نییە، مەبەستم وەکو نمونە هەنگاوە کردەی چ کراوە بۆ دروستبوونی زمانی هاوکۆ، بۆی ئێمە وەکو نمونە وەری بگرین لێرە بتوانین بیکەین. من با بە کورتی بەڵام تۆزێکیش بە وردی باسێکی ئەو باسی زمانی هاوکۆی بکەن، چکە لە زۆر لاوە تیر و شیری تێگیریە. زانی باسەکە بە کورتی بڕیارە ئێمەی کورد یەک میلەتین یا چەند میلەتێک؟
سۆران و کرمانج و لە کوول ڕوو هەورامی و زازاکی و تا دوایی ئەم باسە کاتی خۆی لە وڵاتانی سکەندەناڤیاش هەبوو پێش نزیکەی 100 ساڵێک خەڵکانێکە بوو پێیان وا بوو میلەتانی سکەندەناڤی یەک میلەتن لەبەرەوەی یەک میلەتن دەبێت زمانێکی هاوکۆیان هەبێت لەبەرەوە ئەنجومەنێکیان دروست کرد ناویان نا سپرۆکڕۆدت یعنی ئەنجومەنی زمان ئەو ئەنجومەنە کاری ئەوە بوو زمانی سویدی نارویژی دانمارکی ئایسلەندی لەگەڵ یەکدوانێکی تری سەپاوە بیرمایە لی ورد بنەوە ڕێنووسێکی یا بڵین زمانێکی نووسینی هاوکۆی بۆ بدۆزنەوە وی بیکەنە یەک میلەت خەڵک لە ماڵی خۆی بە سویدی یان نەرویجی قسە دەکا و کەفی خۆیەتی بەڵام کاتە سەر نووسین زمانێکی هاوکۆی هەبێ و چۆن عەرەب زمانێکی هاوکۆی هەیە لە نووسینە تۆ عەرەبی بەحرێن و عێراق و تونس و مەغرب و نازانم کوێ بە بەیان و لەوانەیە سەتان زاراوە و بنزاراوە و شێوەزار و نازانم چیان هەبێ بەڵام زمانێکی ستاندەری نووسینیان هەیە جا لێرێ هەرایەکی سیاسی گەورە هەیە خەڵکێ ئەماڵێ من بۆ چوونێکی فاشیستانەیە و ئەمای ترتووە زمانێکە سەپێنی بەسەر خەڵکی ترا و خەڵکی تریش هەڵێ با بەم پەیوەندی بە سەپاندن و ناسەپاندنەوە نییە هەچ کەسی ئارەزوی خۆیەتی بەچی قسەیەکە بەڵام گرینگە هەمومان یەک زمان بزانین بە نووسین و بە خوێندنەوە بە تێگەیشتن بۆی بتوان قسە لەگەڵ یەکتریا بکەین ئەو پرۆژەی کە ئێستا بۆم باسکردن لە سکەندەناڤیا سەری نەکرد لە کۆتاییە گەیشتن سەرەوەی باشە شتێک نییە بیبووترێ میلەتێکی سکەندەناڤی سویدی و نەرویجی و دانمارکی و نازانم چی هەیە هەر کەس هەمان زمانی خۆی هەبێ بەڵام تۆزێ نووسینەکانمان لە یەکترەوە نزیک بکەینەوە و تۆزێ دەستکارێکی ڕێنووسیان کرد بۆیان بگونجێ بەڵام گەیشتنە ئەوەی کە پێویستمان بەوە نییە و تا چارەسەریان کرد بۆیان چوویە سەر ئەوەی کە زمانێکی یەکگرتویان نەبێت چونکە بەڕاستی کە هاتە سەر کاری زۆر گرنگ زمانی یەکگرتوو ئینگلیزیە لە ئەوروپاش وایە لە زۆر شوێنی دیکەش وایە لە جیاتی ئەوەی زمانێکی یەکگرتووی سکەندەناڤی هەبێ ئینگلیزیەکە ئەخوا لە بینی هەمویانە و تەواو ئێستا لە زۆر شوێنی تریش بەکارێ با بینە سەر میلەتی کورد ئەگەر پرسیارکە بۆ خۆمانە ئەگەر ئێمە پێمان وایە میلەتی کورد یەک میلەتە دەبێت زمانێک هەبێت کە من و کابرایەکی خەڵکی ئامەد و کەسێکی کرماشانی توانی تێکستی یەکتری بخوێنینەوە ئەگەر میلەتێکی ژنین ئیتریوە کرماشانی با بە ئارەزوی خۆی چیە نووسێ بینووسێ و منیش بە دڵی خۆمەکەم و کابرای ئامەدیش ئازاد بێت لێرەدایە باسەکە لێتان ناشارم ئێستا من کە ئەم هەموو هەرا قسە بەزم و ڕزمەکەم کە تێکسێک بنووسم بە کرمانجی بە بینێرم بۆ کاکشاسوار بڵێ مادەی سەرێکی بکە بزانە ئەمە دروستە ئەتوانین ئاوا شتێکی وا بنووسین ئەمە بارودۆخێک نییە کە ئێمە کۆ بکاتەوە ئەم بارودۆخە یا ئەبێ بیگۆڕین یا ئەبێ بیسەلمێنین کە شتێک نییە ناوی میلەتی کوردە ئێمە کۆمەڵەیە خێڵین یا کۆمەڵێ هەرێمین یا ئیتراوە هەچ کەسی بە دڵی خۆی بکات و ئیلەڵڵا بڕایەوە هەورامی بۆ خۆی و زازاکی بۆ خۆی و ئێستا ئەگەر تۆ بیتە سوید ئەگەر لە فەرهەنگا بگەڕێیت بەڵین فەرهەنگی سویدی کوردی شتێک نییە پێبووتێ فەرهەنگی سویدی کوردی شت هەیە پێوتێ فەرهەنگی کوردی باشوور کە سوێنیە و فەرهەنگی کوردی باکوور کە کرمانجیە بە فەرمی وای کە شتێک نییە بە تەنیا ناوی کوردی بێ ئەگەر داوای تەرجومان بکەیت نەخۆش بێ بچی بۆ لای دکتۆر و سویدی نەزانی ناتوانانی بڵێ تەرجمانێکی کورد بپی بڵێ تەرجمانی کوردی چی دەوێت فەیلی دەوێت زازاکی دەوێت سۆرانی دەوێت هەورامی دەوێت کرمانجی دەوێت ئەمە پەرتووبڵاوی ئێمە شانەیە بەم پەرتووبڵاوی دەروەستی هەموو کێشە کۆمەڵایەتەکانی ناوخۆ و ئینجا عێراق و ئێران و سووریا و تورکیاش بین تورکیا بە ناتۆوە عێراق و سووریا بە هەموو دەوڵەت عەرەبیەکانی پشتخۆیەوە ئێران بە هەمووشی ئەگەرەی پشتخۆیەوە و نەکبەی ئەمە ناکرێ بە ڕۆستەمی ساڵی ژنانەیە یا هەر کەسێک ڕۆستەمی ساڵە ئێمە دەبێت لە ناوخۆمانە ڕێک بکەوین ئەگەر مەبەستمانە بەڕاستی زمانێکی
یەکگرتووی نووسیمان هەبێ بێ کاری بۆ بکەین. کاک سەجاد فەرمووی چۆن بکەین بۆ چوون زۆرە، یەکێک لەوانە ئەوەیە کە ئیتر کۆڕێکی زمانەوانی ڕێکلەکە هەبێ، لەوانەیە ئێمە بەشدارنەوی لەو کۆڕەیە بیرێکی لێ بکەنەوە. لە ناو میلەتانی ترا جاروبار هەیە دین دەورە بینێ، سەر لە ناو عەرەبە وایە. ئیسلام زمانی عەرەبی کۆنی کردو بە زمانی ڕەسمی. دەوڵەتەکان هەج ئایدۆلۆژیەکیان هەبێ، هەج کەسێ حاکمیان بکە، میلەتەکان خەڵکیان وڵاتێک بن، زمانێکە. جوولەکە زمانێکی هەیە کە بەستێتیەوە بە دینەکەیەوە بۆی بتوانێت کاری لەسەر بکاو. اینجا نمونەی دیکەش هەیە لە وڵاتان. ئێمە ئەگەرمانەیە بۆ 100 ساڵی تریش کار بکەین خۆبێ ئیسا هەنگاوێت بە بۆ چوونی من هەبێ کۆڕێک هەبێ، بۆردێک هەبێ، دەستەیەک هەبێ لە خەڵکی زمانەوان لە سەڵاتی ئەم ئیشەی هەبێت و بتوانێت کاری لەسەر بکات و بگەینە ئەنجامێک چکاکە ناکە. ئیجایمە کێشەکەمان هەرەوە نییە زمانێکی هاوبەشی نووسیمان نییە، ئمە زمانێکی هاوبەشی قسەکردنیشمان نییە، ئەوە هیچ. ئەوجا ڕێنووسێکیشمان نییە، ئەم لاتینیە ئەم عەرەبیە و نازانێت. هاتە سەر ئەم ڕێنووسە عەرەبیە ئارامیەی خۆمان، ئێمە لەوێشە چوار نووسەری ڕێک و پێک نادۆزیتەوە کە ڕێنووسەکانیشان لە یەکەوە نووسیت بە دوواویە نووسیەوە و ناینووسیەوە. پاشاگەر نییە ئازیزم، زەمینەیەک نییە تۆ بتوانی لێوەی دەرپەڕیت و داوای ئازادی بکەیت. تۆ نەزانی کەرکووک بە دوواوە نووسرێ یا یەک، نەزانی دەستور بە دوواوە نووسرێ یا یەک، نەزانی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوە بە دوواوە نووسرێ یا یەک. ئەخر نەک مافی ئازادیت نییە، بڕواو بێ بڕواو بێ. بەڵام دیێمە سەقسەکە تا سەجاد، من پێم وایە ئەبێ خەڵکانێک کۆبنەوە بیرێک لەم کێشەیە بکەنەوە و نەخشە ڕێیەکی بۆ دروستکەن. ئێمە نابێت ئابین کاکە. وە پێم وایە پرۆسی پێویستی بە ئیشی زۆرە، پرۆسێکی درێژخایەنە و ئەبێ بە هەستیاری شۆ مامەڵە لەگەڵەوە بکرێت، چونکە تۆ سەپاندنی هەر زمانێ 2000 سڕینەوە یوانی ترە، 2000 هەڕەشەیە لەسەر ئەوانەی کە لە ڕووی ژمارەوە ماینۆرەتی ناوەی کە بە ئینگلیزی پێڵ ماینۆرەتیز کێشە دروستەکە بەڕای من. بۆیە ئەمە پێویستی بە دیراسی ورد هەیە و دروستکردنی هەر جۆر یاخود هەر هەوڵێک بۆ زمانی ستاندار پێویستی بە پشگیری دەسەڵاتی سیاسی هەیە. ئەگەدار بە دەسەڵاتی سیاسیش پێویستی بە قۆناغێکە کە تێدا هاوڵاتی بوون دروست بێ. ئەو چەمکە کە پێویستە حەزەکەم قسەی لەسەر پێکاگاس زانم ڕاچێسە برد مەسەلەی هاوڵاتی بوون. بۆ نمونە کوردستان خەڵکی باشوورم باشە شتێ نابینی بە ناوی هاوڵاتی، ئەوەی هەیە کۆمەڵێ حیزبە باشە، کۆمەڵێ لایەنگیریان هەیە، یعنی شتێک نە بە ناوی دەسەڵاتی سیاسی کە ئێمە پشتی پێ ببەستین بۆ ئەوەی کارێکی لەو جۆرە گەورە بکە بۆ ڕێخستنی زمان، ڕێنووس، نووسین تێگەی کەم پێم ئەمە لە ڕێگەی پەروەردە و لە ڕێگەی ئیجوکیشنەوە دەکرێت کە ئەوەی تێدا نابینم. تجایەوە ئێمە باڵدەین بۆ پارچەکانی تر. ئەمە پێم وایە ئیشێکی زۆر زۆر گەورەیە. نازانم ناکرێت بۆ زمانی زۆر لە فێدرالیەت پێڕەوە بکرێت، ناکرێت دوو زمان هەبێ، زیاتر لە دوو زمانی بڕە وڵاتێکی کۆ ئەمریکا سیر کە ناشنال کورکڵمی هەر نییە. ڕاستە زمانی ئینگلیزی، بەڵام لە بەدەستوریش زمانی ئینگلیزی ئەوە نییە بڵێ وڵات زمانی ڕاستیە. کەنەدا دوو فەڕەنسی ئینگلیزی پیادە دەکات، ئایا من ناکرێت چکە بەڕاستی هەستەکەم لە مەحاڵ نزیکە بیتەوە کە ئەو هەموو شێوەزارە جیاوازەت هەیە، ئەو هەموو سەب لانگویجەت هەیە. باشە ڕاستە ئێمە کوردی بەڵام خەورامی ئەو هەموو زاراوەیەت هەیە. ئەمانە هەموو لێکە دەی چکە هەر جۆرە لە جۆرەکان تۆ بێیت لە ڕێگەی پەروەردەوە زمانێکی دیاریکرا و ڕێنووسێکی دیاریکرا و بسەپێنی غادرکردنە لە نەوەیە کە دێ دابرێنی لە زمانە ڕەسەنەکەی خۆت. تۆ ئەڵێ ئەکرێ هەمومان لە ماڵەوە بە زمانی لۆکاڵی خۆت قسە بکەیت، بەڵام ئایا پێتوانیە نووسینە چێتە دواوە؟ ساکسەکەی من لێرە ڕوا بۆ مەکتەبێ بەس بە ئینگلیزی خوێنێ باشە، لەمە ڕاستە کوردیزانە بەڵام نازانێت بە کوردی بنووسێت. یعنی ئێستا هەستەکەم غەدرێ هەیە، کێشەیەک هەیە.
پێم وایە ئەمە زۆر ئاڵۆزە و من بەش بە حاڵی خۆمە تا ئێستا شەر بیری لەکەمەوە ئیتر سپاس زیاتر سەران نێشن کاکە زیاد بۆچوونەکانی تۆ زۆر دروستە ئەم مەسلەی ئاسان نییە هەر بۆیە باسی ئەوەی سکەنەناڤیان بۆ کردن بارودۆخەکەی سکەنەناڤیاوە و سەریشی نەگرت جامان 4-5 دەوڵەتی دەوڵەت و سەریشی نەگرت جایتر کە باساتە سەر میلەتی بێ دەوڵەتی پرتوازەی وەکو کوردەوە حقایەتەکە دیارە بێ بچێت بەرەو من بەبەستم لە سەپاندن نییە چونکە باسەکە قەت لە سەپاندن نییە سەپاندنەکە هەر جارێ بۆشم ناچێتە سەر تو ئەگەریەوە شارەزان ماوەیەک لەمەوە بەر لە دەوروبەری سلێمانی نزیکی 50 کەسێک کۆبوونەوە خۆیان بە ڕۆناکبیر و بیرمەند و فەیلسوفی کوردەزانی یعنی سۆرانی بسەپێنن بەسەر مادینیە ئەو قسانە قسەی ئینسانی عاقڵ نییە بۆ چوونی من باسەکەی من لەسەرەوە نییە شتێک بسەپێنی بەسەر خەڵکێکی ترا من باسم لەوەیە کە ئێمە بە شێوەیەک ئەبێت دەست پێ بکەین بە پرۆسەیەک ئەگەر 100 ساڵی تریش بێ زمانێکی هاوکۆی نووسیمان هەبێ ئەگەر خۆمان بە میلەت دەزانین ئەگەر دەزانین ناکرێ و تەواو دانی پیانین کە ئێمە یەک میلەت نین کۆمەڵە میلەتی جیاوازین و کۆبووینەتەوە لەژێر چەترێکان ناومان ناوە زمانی کوردی کێشە نییە ئەوکۆوەی کە خەڵک خۆی ناوە نییە زمانی ئێرانی مترەمە کوردیە و فارسیە و پشتووە و بەلوچە و زمانی جیاوازن و بەڵام لەژێر چەترێکا کۆبوونەتەوە لە یەکتری تێناگەن زمانی یەکتری ناخوێنەوە بەڵام لەوانەیە کۆمەڵی خاڵی هاوبەشیان هەبێ دەتوانین ئێمە جواب بکەین من ناڵێم ئەمەیان بکەین یا ئەویان بکەین من دەڵێم لێرەدا ئێمە بێ بڕیارێک بکەین بۆ خۆمان ئێمە ناکرێت کاکە خۆمان بە کورد بزانین وەک میلەتێک بەڵام قسە لەگەڵ یەکتری نەکەین زمانی یەکتری نەزانین تێکستی یەکتری نەخوێنینەوە ئێستا ئێوە چەند کەستان ڕۆژانە تێکستێکی کرمانجیە خوێنێتەوە یا هەورامی یا زازاکی یا کەس کە 1 2 3 ئێمە ئەبێ داکەوت بین ئەبێ واقعی بین ئەبێ ڕیالیست بین ئەگەر ئێمە یەک میلەتین دەبێ ئەو خەت و خاڵەی پێویستە بۆ میلەتێک پەیداکەین ئەگەر نیشمانە و پێمان ناکرێ ئێدانی لێنین با ئێمە میلەت نین و تەواو ڕایەوە ئیتر هەچ کەسی بۆ خۆی شتێکە و ناوێت لە خۆی بنێ و تاو کێشەکە ئازیزم تۆزێک ئاڵۆسترە من تێگەم تۆ ناتوانانی شت بسەپێنی بەسەری کرمانجیکە کرمانجی بەو شێوازەی کە هەیە و بەو ڕێنووسەی بە دەرخانەکان هەیە نە دەسەڵاتی دەوڵەتی هەبوو نە سیاست و نە لەشکری هەبوو نە هیچی هەبوو بەڵام لە بەشێکی زۆری باکوور و لە ڕۆژاواشە کاریگەری خۆی هەیە و ئەڕوات و خەڵک کاری پێکا و لە ڕۆژاوا حکومڕانیشی پێکەن سەیری سۆرانەکەی خۆتە سۆرانیە مکریانیە هەرچێکی ناوەنەی کوردی ناوە ڕاستە چۆنی ناوەنی نایبنیە ئەم کوردیە نە لەشکری هەبوو نە دەوڵەتی هەبوو نە هیچی هەبوو بەڵام لەلایەکی فراوانی ڕۆژهەڵاتی کوردستان جێی گرتووە و ئیترەوە هەموو شاعیر و ئەدیب و نووسەرە گەورانی ڕۆژهەڵاتی کوردستانیشە هەیە بەبێ ئەوەی کەس زۆریان لێ بکات و جەختیان لێ بکات و بۆ خۆیان بەکاری هێنن بەکاری زمان نەزانی زمان دنیایەکی خۆی هەیە شێوەیەکی زۆر جیاواز کورد بەراورد ناکرێ بە ئەمریکا بەراورد ناکرێ بە کەنەدا تێگەم کەنەدا فранسی هەیە و نازەم بەراورد ناکرێ بە سویسرا چەند بیستومە زانای ترمان هەیە لەم بوارەیە قسەیان هەیە باسی سویسرا بووێن بۆ ناڕێنەوە تا سویسرا دەوڵەتێکە و 3 زمانی هەیە ئەو دەوڵەت بدەوڵێت ئەو 3 زمانی ئەو فранسی و ئەڵمانی و ئیتالیە ئەوانە هەر بۆ خۆیان هەر یەکێک لەو زمانە دنیایەکە فەرهەنگێکی گەورە و گران ئەمەی تۆ کە پێی ئەوترێ فەرهەنگی دنیای کوردستان هەلا هەلاو لە توپەتە بە کوردیەکەی تۆ هەموو دنیا بگەڕی لە خوار سیروانەوە 4 کەس نادۆزیتەوە بە جوانی بتوانێت لە نالی تێبگا اینجا من ئەگەر ئێستا بڵێم 4 کەس نادۆزیتەوە لە سلێمانیشان لە نالی تێبگا لەوانەیە لێم تووڕەبی بەڵام بەڕاستی لە هەموو سەرانسەری کوردستانە نەخانیت نە جزیریت نە مەولەویت هیچ کەسێکی ترت فەرهەنگێکی هاوبەشی هاوکۆی ئەم میلەتە نییە یەکە نەبوو نییە
تا پێشمەرجی دروستبوونی زمانە تۆ زمانی هاوکۆ نەتەوەیە دەوڵەتە مەرج نییە جوولەکە دەوڵەتی دەوڵەتە یان دینە یان دەوڵەتە ئێستا عەرەب لە دینەوە وەریگرتە جوولەکە لە عیبریەوە وەریگرتیە کاتا کوردیژە بێ لە دەوڵەتەوە وەریبگرێت ئەبێ لە شوێنێکەوە وەری بگریتە تەریا ئەبێ کۆمەڵێ زانات هەبێ زمانی ئۆردۆ زمانی دەوڵەت و دینیش نەبوو 180 فارسی جا من بەبەستم ئەوەیە ئێمە پێویست ناکە لاسایی خەڵکی تر بکەینەوە بەڵام گرنگە بتوانین سەیری ئەزمموی خەڵکی دیکە بکەین و هەوڵێک بدەین بە خۆمان ئەمە بڕیارێک پەیوەندی بە ویستەوە ئایا ئێمە ویستی ئەوەمان هەیە لەگەڵ کوردی ئامەد و ماردین و قامشلۆ و مەحاباد و کرماشانە یەکبین یان مەبەست نییە جەبالێشە نەشارمەوە زۆر پەیوەندی بەو شارە دوورانە شەواهد نییە من نمونەی زۆر زیندوم هەیە خەڵکی سلێمانی دراوەتە دادگا چۆتە زاخۆ لە زاخۆ ناچار بووە بە عەرەبی قسە لەگەڵ دادگاکەیە پنجکە نە ئەم بادینیەکە تێگەیشتووە نە بادینیەکە لەم تێگەیشتووە ئەی تۆ تەنانەت لەم سنوورە بەردەستکەی کە پێی ئەوترێ حکوومەتی هەرێم ناشڵێم باشووری کوردستان باشوور گەورەترە لە هەرێم تەنانەت لە هەرێمیشە لەژێر یەک دەسەڵاتی حکومڕانی یەکدوو بنەماڵە و لە تێکە چکەوانە بە لەتیش قسابین بەڵام با بڵین لەت ناتوانێت لە یەکتری تێبگە ناچارەوێت پەنابەرێتە بەر عەرەبی کێشەکە ئێمەکە ئاواسترە لەوانەی تر پەیوەندی نییە بە نەتەوە دەوڵەتەوە پەیوەندیشی نییە بە دین پەیوەندیە بۆ هەیە ئایا ئێمە خۆمان بەڕاستی بە خاوەن میلەتێک ئەزانینیان ئێمە نییە ئەبێ خاسەتەکانی میلەت بنەتەوەمانتیابێ ئێمە بەزدی ئەوەی ئێمە کۆمەڵی خەڵکی چی کۆمان نکاتەوە خاڵی هاوبەشمان لە مەسلەی زمانات چییە درستوان بەڕاستی پرسیارەوە بێ وەڵامیشە بۆ من تا ئێستاش یعنی تۆ باسێکی نیشتیمانی شێ کرد وتیارە ئێمە ئەوە خاڵێکی گرنگ ئەو باسە بوو کە من لە سەرتا باسی ئەو گەڤەرنەنسەم کرد وایە ئەوەیان پەیوەندی زۆر بە سیاسەتەوە نییە پەیوەندی بە فەرمانڕەواییەوە هەیە ئایا من و تۆ ئامادەین لە ڕانیە و کۆیە و خانەقین و چەمچەماڵۆ و زاخۆ و نازانم چوە بەشێکی ژیانی خۆمان وەک مرۆڤێکی وەک تاکێکی چالاک بێ بەرامبەر بێ پارەیانی لە دەرەوەی ئەوەی کە پێوتێ کارمەند بی لە شوێن چکە تو مامۆستای کارمەندی لە شوێنێک ئەوە جیایە بەڵام لە دەرەوەی ئەوە ئامادەی تێدایە کارێ بکەی بۆ فراژوتنی کۆمەڵگەکەی خۆت یان جا من تێگەم زوو باسم کردوتم ئەو دەسەڵاتە ئەمانەی هەمی قۆرەخ کردووە چکە هەموو ئەو دەواازانەی لێگرتووی بەڵام لەگەڵەوەشە ئایا ئێمە کەسمان تێدایە ئامادە بێت کارێ بکات بۆ ئەوەی لە گەڕەک و گوند و کوچە و کۆڵانی خۆیان کارێ بکات بۆ ڕاهێزانی کۆمەڵگەی مەدەنی ئەگەر هەبێت ئەو چەمکی هاونیشتیمانی کە تۆ باسیەکەی زیندووە بێتە و چالاک بێت ئەگەر نەبێت دروست نابێت با من نمونەیەکی زۆر بچووکە بۆ بێنەوە لە تورکیای ئەردوخانە زوتنەوەیەکی زۆر بەهێزی ناو موسڵمانەکانی کورد و خەڵکی تورکیا بەگشتی بە ناوی خزمەت ئەوی جەماعەتی گۆلان ئەرێ جەماعەتی گۆلان کەوتە جوڵە جا خەڵک بۆ چوونی سیاسی هەبێ هەڵبەت دیدی سیاسیشی هەبێ بەرامبەر ئەو مەسەلەیە بەڵام ئەمە ڕاهێزانی کۆمەلگەی مەدەنیە لە تورکیا جا ئەمریکای لە پشتە سیایی لە پشتە جوولەکەی لە پشتە و حەقایەتانی کەیتر جنۆکەی لە پشتە و فڵان و فیسار من حەق مەسەر قسانەوە نیە من هەڵا ئەوەندە و پیشانەیەم کە میلەتی زیندوو تەنانەت دینیش ئەهێنێتە خزمەتی ڕاهێزانی بزوتنەوەی جڤاکی خۆی ئەوجا لێ ئەدرێ ڕوێ ئەردوخان لێت بۆی ئەو هەرایی نایەوە لە خۆیەوە شان و نامەیەکی دروستکردناوینە دەدای سەربازی تەنەیەکی دروست کرد کە دنیای خەڵکی بە کوشتا و گرتنی و هەتا دوایی تۆ دین بەکارەهێنی نەتەوە بەکارەهێنی
فەلسەفە بەکارهێنی هەرچێ بەکارهێنی بەکاری بێنە بۆ بەهێزکردن و ڕاهێزانی کۆمەڵگەی خۆت نایکەیت لێی لە دەسەڵات مەکە چونکە دەسەڵات خۆی ئەوەیە ئەوێ تۆ سڕ بیت لە ماڵەوە دانیشی بخۆ قسەی زل بکەی لەم لاولەولا لە فەیسبوک و نازانم کە و شوێنێکی دیکە بەڵام بەرهەمە لەم ئەویش بۆ خۆی تێر و تەسەل خەریکی دۆشاوێژی ئەڵە قسەیەکی تریشەکە من ببوون هاوڕێیان ئەوەندەی منە بینم ئێمە فۆکەسمان زۆرتر ینی تەرکیزمان لەسەر حیزبی سیاسیە ئەو ماوەی کۆرسێکە مەرگ لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان سوشال موڤمنتس باشە ئەوەی کە دوو گۆڕانکاری کۆمەڵایەتی سوشال چێنج دروستەکە باشە لەگەڵ کاک ڕێژاری جە ڕۆژ باسی و مەسەلەم کرد ئێمەی کورد بەگشتی هەوڵ نادەین بزوتنەوەی کۆمەڵایەتی بە تایبەتی تر لە باشوور سەر پێ بخەین هذا power of local ئەوەی کە پێی دەوترێت هێزی لۆکاڵ ئەوەی کە جەنابەت باسێکی کە ئێمە چەندە ئەو ئامادەجێمان تێدا لە ناحیەیەک لە گوندێکی پەرگیر بتوانانی ئیش پێی لەسەر ئەو مەسەلەیە ئەوەن تێدا دروست نەبووە باشە ئەوە زۆر بێمای کێشرە تا ئێستا ئێمە بزوتنەوەی کۆمەڵایەتیمان نییە ئەگەدار من حیزبی سیاسی زۆری فەرقە دەسەڵاتی سیاسی زۆری فەرقە لەگەڵ بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێزترە و گۆڕانکاریەکانی دوورمەوداتر و درێژترن و بەهێزتریشن لە حیزبی سیاسی بۆیە بەڕای من ئەوەی تۆن قبوڵە بەوەی کە ئێمە چۆن لەسەر ئاستی لۆکاڵ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی موڤمنتێک سەر پێ بخرێ بۆ ئەو مەسەلەیە بەڵام ئەوەش دووبارە پێویستی بە ریسۆرسە و سەرچاوە هەیە ئەوە چۆن مۆبەلایزی ئەو ریسۆرسانە دەکەیت ئەوە بڕێک کێشەی خۆی هەیە ئەوەشان هەر کێشەدارە بەڵام تاکە چارە پێم وایەوە دەبیت سپاس بوورم زۆرم گوت پێم وایە من بۆم هەیە پرسیارێ بکەم هەرموجان لەم دنیای ئێمەیان سایمە نازانم چەند کەسی کاکەش هەسوارێمە چەند کەسی ساکۆ لەم 30 کەسەیە من لەوانەیە باشیش نەبێ سەبیرم بەڵام هەردێوە لەم 30 کەسەیە خەڵکێک پەیدا نەبن توانن ببنە پێشەوای زوتنەوەیەک بۆ ڕاهێزانی کۆمەڵگەی مەدەنی بۆ سیڤیل سۆسایەتی بۆ سیڤیل ئینگەیجمنت بۆ ڕێخستنی هێزی خۆمان لە بواری جیاوازە بۆ بواری خێرکاری بێ بواری ساڵەمی بێ بواری جێک بێ ئەی باشە ئێمە ڕووبکەینێکێ ئێستا بەشێکی زۆرتان نەناسم ئێوەش منە ناسم ئێوە زانن من ئیشم بە ئێوە نییە و ئێوەش ئیشتان بە من نییە و زۆر باشیش منیژەوەزانم باشە ئەگەر ئێوە بۆ ناوچەکەی خۆتانی نەکەن جای دڕانیەیە کۆیە قڵازەیە من ڕوو بکەمە کوێ ئەم قسانە بۆ کێ بکەم یا ئێوە ڕووەکەنە کوێ ئەگەر ئێوە خۆتان ئامادەسازی هەر ئێوە بەڕاستی پێتان وایە دروستە کابرایەک سەر بە ئەم حەزبە ئەو حەزبە بێ کە کورسی پەرلەمەنتاری بێتە سەرجادا نەڕی بێت و ئێوە چەپڵی بۆ دەبن مناڵی ئەو خەڵکە بن بەخۆشت ئەگەر ئەوەتان پێ باش نییە نابێ ڕێگاکەی لێ بگرنەوە و خەڵکە تێبگێنن کە با بەوەرەوە دەرفەتێکی دیمان هەیە بە یەکەوە سازیەکەین خەریکی ئەم کارە بین باشە ئاخر خزمینە بەڕێشی چمیلەتێک ڕەوایە لەم دنیا لەو دانە نازداری ئەمەیە ماست و ماستا و گەردی تورکانەڵێن ئایرانیشمان شوێنی ترەوە بووێ ئەخر میلەتێک نەتوانێت نانی خۆی ساس بکە تێم ناگەێنی تۆ چۆن داوایی بەهای بەرزترەکەی ئێوە کۆمەڵێ پەیوەندیتان هەیە ئێوە سازی نەکەن ئێوە زانن دەسەڵات بۆ توانێت دەروەستیەوە بێ لەبەرەوەی ئەوان ڕێکن تەبان لەگەڵێک ئێوەش ناتەبا ئەوان خۆیان کۆ کردوێتەوە ئێوەش بەرتەوازە ئەو هەرچی دەیەوێت دەیکات تۆش ناچار قوڵ دەدەی ئێوەش جارێکە خیرەتتان بێت تۆزە بەیەکەوە کارێ بکەن و یارمەتی یەکتری بن و لە هەندێک شوێنە ڕێیان پێ ببڕن من ناڵێم شەڕیان لەگەڵ بکەن
خۆت و کۆمەڵگەی مەدەنی لە هەموو شوێنێکە وایە. ئێستا لەم سویدەیە کۆمەڵگەی مەدەنی بەشێک لە هەرە کارە گرنگەکانی ئەوەیە دژی ئەو خەڵکانە بوەستێتەوە کە ڕیکلامەکەن بۆ جگەرنکێشان و بۆ کوحوڵ خواردنەوە. ئەو سیاسەت نییە، بەڵام ئەزانی بۆ کارێکی گرنگە، چونکە ئەو کۆمپانیایانەی کە جگەرە دەفرۆشن و کوحوڵ دەفرۆشن گەورەترین سەرمایان هەیە و هەموو دنیا کرد. کۆمەڵگەی مەدەنی ڕنگاریانە بێت. سەبارەت بەو قسەی کە گوتمان پێویستارێکە لە زیی خۆمانەوە ئامادەین هەوڵک دێن بەرەو پێشەوە بڕۆینیان شتەکەین لە بۆ دەوروبەرەکەی خۆمان. بۆ من لە شاری کوێ لەوانێ تا ڕادێکیەکە خەڵک بمناسی بتوانم تەنما مامۆستا کۆکەمەوە بۆ نمونە ئەو بابەتی منداڵ و هەبندی کە کاک ئاکۆی خۆمان تەرجەمە کردی شتێک پێشکەش بە داک و بابام کەی بە مامۆستایان کەی سوودی لێ وەرگرن باشە، بەڵام دوو لایەن ئەستا لێرە لە کوێ ئاڕێت پێ دەدەن دەچی کارەکەی دەکەی، بەڵام دوای پرسیار زۆر دروست دەبی سەر بەچێی ئەو پارت لە چێ وەرگرتیا چڕی خراوەگە توی ناردیا باشە ئەوە لایەنێک، بەڵام گرنگەوەی ئیشەکەت کرد. بەڵام بۆ نمونە من تاقیم کردیتەوە دەموێ لە ناحیەی هیران هەندێک دۆست و ناسیاومان لەوێ هەیە ویستم بابەتەکی ئەوها کە سوودی هەبیدا و بابان کۆکەینەوە مامۆستایان کۆکەینەوە سیمینارەکان لەسەر بابەتێکی بە سوود پێشکەش بکەین یەکسەر داوای پێشگیریەک لێرەکان تو لەسەر بەچڕێک خراوەچی کاک پێشگیری لە چی هیناتو بی ئەو باسەمان لۆ بکەی زۆر جار هەیە ڕێت پێنادەن لە ئەو شتانە. جا پێم وایە من هۆکارەکەی ئایا چ بکەی نازانم لەوەی توانای زیاتر چ بەکاربی چ دەکەی یانی چ شتێک بکەی باشە. ئەوە یەک. دوو پێم وایە ئەو میلەتە لەبەروەی حکوومەتەکەمان ئەوەن دەستم کارە تەواو میلەتی لێک بەدگومان کردی کەس بڕوای بە کەس نەما هەمووی لێک بەدگومان لە یەکتری کەس لە کەس تێ ناگا. بۆ من دەتەوێت لە گروپێکمان هەیە لە کۆیە بە ناوی پەیامی مامۆستایان کە مامۆستا پەیامی خۆی باز دەکات دەتەوێت قسەیەک بکەی باز دەکەی بۆ نمونە ئەو نمونەی ڕۆژهەڵاتمان باز کردیا گێژاوە کە کەس لێت تێناگا کەسێک هەدە کەسێ لای کەچی دەکات دەست خۆش ئەخر ئەوە دەست خۆش نیەوە پرسیارە ئەتو سەر بە وەزیری ئەنی ئەوەندە بەدگومانی لە یەکتر کەس باوەڕی بە کەس نما ئەمە کو بتوانین ئەو باوەڕی دروستکەینەوە لەگەڵ دەوروبە. ئێستا ئەمە کۆمەڵێکین لە خۆمان باوەڕمان بە یەکتر هەیە بەس کو خەڵک ئەنی باوەڕ بۆ شتانە دەکات ناری ئەتو سەر بە کەسێکی هەر پارەکە ئەو سیمینارانی کە لەگەڵ کاگاسۆس لە کۆیە کردمان یەک دنیا قسەی و باسی دیکاتوە دەرێ فەرمە تو سیمیناری پێشکەش دەکەی لە هۆڵەی مادەمە ئەو مایکرۆفۆنشمان لۆ چاکەنەوە دەزانی ئەمە پارە وەردەگرین لەم ئەمریکای نازام لە چێ لە چێ ئەو گومانانە کو بڕەوێنینەوە بەڕاستی من لەوەیان خۆم بەبێ دەسەڵات دەزات ئەن نازام کو هەندێک زار نازانی کو باوەڕ بەو دەوروبەرت بینی بەڕاستی ئەوە قسەکەی منە ئەنی کۆسپت زۆر لۆ دروست دەکەن. وایە ئەمە قسەکەی ئارستۆیە ئەو جۆرە دەسەڵاتانە کۆمەڵی خاڵیان ڕاو بێت یەکێکیانەوەیە کە میلەت ئەوە سووک هەموو شتی ڕازی بێت بەشێکی ئەوەیە میلەتەکە ئەوە دژی یەک بێت و بەدگومان بێ کەس بڕوا بە کەس نەکە بۆی هیچ جۆرە ڕێخستنێک دروست نەوەیە. بەڵام دیسان پرسیاری هەرێ گرنگەوەیە باشە دەسەڵات بۆ ئەوەنە زیرەکە بۆ ئەوەنەش بەتوانایە توانیان من دش تۆ تۆش بکەنە یاری من بۆچی من و تۆش ئەوڵ نین تۆزێ هۆش بخینەکە دێمەوە سەر هۆش هزر زانی ئەو گەشەکردنی هزرە بۆچی ئەمە باسێکی زۆر ئەبستراکت نییە باسێکی زۆر دەرهەست نییە باسێکی زۆر گرنگە سکاڵا من و تۆ هێمدات و پێگەرد و ڕێژیار و هەتا توایی ئەگەر ئامادە نەبی تێکستی هزری قوڵ بخوێنینەوە تێی بگەین بە زمانێکی ڕێک و پێک چەمکەکانی بەکاربێنین بەرامبەر خەڵکی دیکە بۆیان ڕوونکەینەوە ئەو پەیامە دروست ناوێت ئەو ڕایەڵێ دروست ناوێت. من بە باسەکە بۆ تۆزێ ساکارکەم تۆ سەری سەرکردایەتی سیاسی میلەتەکەی خۆت بکە کابرا دێت
شەڕواڵ و مراخانێکی لەبەرایە و جەمانەیەکی بەسەرەوەیە و خۆی بکاتەوە و هەڕەشە و پەشی دنیاکە ئەنجا لە دهۆک بێ هەولێر بێ سلێمانی بێ فەرقێک ناکە هەمووی هەر هەمان باسە خۆی بەهادا باڵی فشەکاتەوە قسەی زلزل بەکارێنی بەڵام گوێ لە قسەکانی بگرە کۆمەڵی وشەی زۆر ساکار زۆر دڵم نایە بڵێم بێکەڵک بەڵام بێناوەڕۆک بەڵام ئەمە بازاڕی خۆشە بۆ چونکە ساکارە هیچ نییە ئێمە کوردین دژی عەرەبین داوای پارەیەکەین پارەمان نایانە ئاڵامان نەسووتێنن ئاڵایان نەسووتێنین ئیتر ئەو نەڕەنەڕەی کە ئیتر ناسیۆنالیزم دایمە بەکاری ئەمە زۆر باشە ڕوا وەک تیر خۆیەکە بەناو جەرگی و میلەت بەڵام کەڵکە ئەبێ بە زمانێکی دیکەی زۆر سەنگین خەریکی ئەو چەمکە هەزریانە بی کە لەگەڵ مرۆڤەکەیە تۆ بێ تێبگەێنی کاک تۆ شەڕی تۆ لەگەڵ تورکمان نییە لایەکی ئەو میلەتەی کە پێشمەرگەیە و قارەمانە و شەهید بووە و کوردایەتی کردووە دایک و ننک و باوک و باپیری تورکمانە لایەکی ئەو میلەتەی تۆی کە خەباتی کردووە و قوربانی داوە دایک و باوکی یا فارسەیە عەرەبە یا ئەرمەنەیانە ئەمە پەیوەندی بەو هەرهەرایەوە نییە ئەم چەمکە ئەم بیرە ئاوێزانی ئەم بیرە و ئەم چەمکە لای هەموو کەسێ دروست نییە تۆ ئەبێ بە دوای تێکستی تایبەتیە بگەڕێیت بۆ ئەوەی بیرمەندی وا بدۆزیتەوە بە زمانێکی باڵا ئەم قسانت لەگەڵەکە بۆ ئەوەی تۆ تێبگەیت بەرامبەرەکەشێت تێبگەێنی کە ئەرکی من و تۆ لەم کۆمەڵگەیەیە چی من بە کوردیەکەی پێ دەڵێم من ئەگەر بۆ خۆم ئامادە نەبم لەگەڵ دەرودراوسەی خۆمانە جا سەر بە هەر دینێکن یا هەر ڕیشەیەکی ملیە یا هەر پاشخانێکی فەرهەنگی و ئابووریان هەیە ڕەنگی پێستیان ڕەنگی چاویان ڕەنگی نازام زمانی ئەگەر ئامادە نەبم لەگەڵ ئەم خەڵکەیە کۆکم و هاوکاری بکەم ئەم قسە زلانە پوولێ ناکە ئەم قسە زلانی کە دەسەڵاتێکە قسەی سادەن خۆشڕەوتن لە ناو خەڵکە هەر چۆن تۆ یەک شقاتە لە ناو گوش و پەڵاشی مێریەکەدا هەموویە سووتێنێ قسەکەی ئەو بە ئاسانی ئەتوانێت دنیا بسووتێنێ بەڵام ئەم دڵۆپە گەوهەرەی کە تۆ لە ڕووی هەزر و زمانەوە ئەیهێنی ئیشێوێ عەزیزم بە ئاسانی دڵ و دەرونی ئەو خەڵکە ساڕێژ ناکەبێت کاریەوێت کارەکەی تۆ زۆر سەختە کارەکەی ئەو زۆر ئاسانە دەسەڵاتداری ستەمکاری زۆر زۆر ئاسانە هەمچی وە شوێن بە ئیشەکەت بۆ چێتە سەر ئەمەی تۆ کە پەیوەندی بە هەزر و بیر و دڵ و دەرونی خەڵکەوە هەیە و ئاگاد لێیان بێت و کارێکی سەختە بەم توانایی کە تا ئێستا ئێمە هێناومانە لە باشووری کوردستان کورتمان هێنەوە مە ئەبێ زیاتر خەریکی دەوروبەری خۆمان بین زیاتر ئاگامان لە دڵ بڵێم چی ڕازیت بەوەی من بڵێم لەگەڵ قەڵازەیەکە قسە بکە گەورەترین دوژمنی قەڵازەی ڕانەیە ڕانەی کۆیی ناخوێنێتەوە کۆیی هەولێری ناخوێنێتەوە سلێمانی جارێەوە هەرگاڵتەی بەدنیایەت کەلاری کێشەی لەگەڵ کەسانیە لەگەڵ خانەقینیە هەیە سۆرانی لەگەڵ بادینیا خۆسۆرانی کێشەی لەگەڵ تورکیایانیە ئێمە ئازیزی من ئێمە میلەتێکین فێر نەکراوین وەک هەڵۆ چیایەکی بەرزەوە سەیری دنیا بکەین ئێمە سەیری دراوسێکەمانەکەین من کوردم دیوە لە بەغەیە سەرتاش بووە ڕقی دنیای لە سەرتاشێکی کوردی دیکەی ناوبەخابووە هیچی دیکەی نەخوێن بەڕی فێر نەکراوین من بۆیە دەڵێم ئەم زمانە لەگەڵ ئەم هەزرە دەبێ کۆکرێتەوە ئەم ئاوێزانی زمان و هەزرە کە یەکی گرت ئەوجا ئەم فراژوتنی میلیەی لێ دروست دەبێت
ئێرە بەڕاستیمە ئەو بەم بیرکردنەوەی ئیسداهەمانە و بەم زمانی ئیسداهەمانە من و تۆی سلێمانی و کۆیی ئەو پەڕەکەی لە کەرکووک و هەولێر باومانە بێت. ئەم زۆر لەگە قسەکانی کاگاسۆی دام کە مەسەلەن دێتە سەر ئەوەی کە ئێمە دەبێت درک بەهێزی خۆمان بکەین کە لەوەتایە من مەسەلەن لەوەتایە من چاوم هەڵێناونەوە مەسەلەن خەڵکی سەرکەبکانم لە ڕانەی گەورەومە و ئێستاش لە هەندەران دەژین. دەسەڵاتدارانی کورد هەمیشە مەسەلەن هەمیشە کارە لەسەرەوەی کردووە کە هەزاران درۆ دەلەسەی لە مێشکی مە بەئاخنین و ئەمە وا فێر بکەن کە بە بچوشیەک خۆمان ببینین و چاوی خۆمان مەسەلەن لە بەرامبەری ئەو هێزەی کوێر بکەن کە لە ناخی هەوماندا هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵگای خۆمان بە ئاراستەیەکی دیکەدا بەرین. مەسەلەن شتێکی کە ژەویژەوەیەک یعنی هەمیشە ئەمان بەڕق پەروەردە کردووە، هەمیشە ئەمان وا پەروەردە کردووە کە ڕقمان لە عەرەب بێتەوە. باسی ئەوەی ناکەم کە مەسەلەن ئەو هەموو تراومایانەی کە لە سەردەستی ناسیۆنالیزمی عەرەبی بەسەر ئێمەدا هاتووە لەو بڕوایدا هەمومان قوربانی ئەو کارە ساتانەین کە لە سەردەستی ناسیۆنالیزمی عەرەبی بەسەرمەدا هاتووەوانە کە ڕقمان لە تورک بێتەوە کە ڕقمان لە فارس بێتەوە کارە ناو خۆشماندا مەسەلەن گومانمان لە کابرای بادینی هەبێ، گومانمان لە کابرای کرماشانی هەبێ، گومانمان لە مەسەلەن لە یەزیدیان هەبێتەوە ئەوانە و بە ناسیۆنالیزمێک ئەومان پەروەردە کردووە کە مەسەلەن کۆپی ناسیۆنالیزمی زاڵمەکانمانە. ئەو ناسیۆنالیزمە کوردی کە مەسەلەن ئەمەی پێ پەروەردەکراوین ڕێک ئەو ناسیۆنالیزمە تورکی و عەرەبی و فارسیە کە میلەتی ئێمە پێچەوسێنراوەتەوە لە کۆتایی سەدەی هەژدەیەم و هەتا ئێستا کۆمەڵگای ئێمە پێلەکەڵ وەشەندراوەتەوەوانە و ئەم لەو بڕوایدا مەسەلەن یەکەم هەنگاوی ئەوەی کە مەسەلەن ئێمە بینین ئەوەیە کە بەیەکەوە پەیوەست بین و هەمەڕەنجی خۆمان قبول بکەین. ئەوەی قبول بکەین کە دەکرێت ناو ئێمەدا مەسەلەن خەڵکانێکە بن کە ڕێک و ڕیشیان ئەرمەنی بێت کە لەوانەیە مەسەلەن داپیرە گەورەیان لەلایەن ئاغایەکی کوردەوە زەوت کرابێت و کە سوکارەکەی لەلایەن کوردانەوە کوژرابێتەوە ئەوانە و ئەوەی قبول بکەین کە مەسەلەن ئێزیدی لە نێوانماندان و مەسەلەن خەڵکانی دیکە لە نێوانمان داهانەوەوانە مەسەلەن ئێستا لە تورکیای مەلای جەزیری بە بەشێک لە کەلەپوری و کەلەپور و جڤاتی مەسەلەن دەوڵەتی تورک دانانرێ بەڵام ئێمەش لەناو خۆماندا مەسەلەن شاعیر و هۆنەر و گۆرانی بێژ و ئەوانەی هەتا ئێزیدیەکانش بێ خۆمان نازانین. لەبەرەوەش یعنی زمانی هاوکۆ بێن هەر شتێکی کە بێ کە مەسەلەن زیاتر بەیەکەوە کۆمان کاتەوە لەوێ دەست پێ دەکات کە درک بۆی بکەن کە هێزێک لە ناخی ئەوماندا هەیە کە دەتوانین گۆڕانکاری بەسەر خۆماندا بێنین و گۆڕانکاری بەسەر هەلومەرجی ژیانی خۆماندا بینیەوەوانە و ئەوەش کە مەسەلەن کە هەمەڕەنجی خۆمان بە هەموو شتێکی قبوڵکەینەوەوانە و لەوێەوە بڕوانین و هەروە مەسەلەن ئەو زمانێک کە ئێمە قسەی پێ دەکەین ئێستا لەو ژوورەیدا زمانی ناسیۆنالیزمی کوردیە و بەشبعاڵی خۆم یعنی زۆر هەوڵم داوە کە بە زمانێکی قسە بکەم کە زمانی ناسیۆنالیزمی کوردی نەبێت کە ئەو زمانە نەبێت بنەماڵی بارزانی و تاڵەبانی و هەموو ئەوانەی کە ئەو بنیادەی ئەوانیان دروست کردووە فێریان کردومە بەڵام زۆر سەختە یعنی لەبەرەوەش لە بڕوایدان دەبێت ئەمە بیر لە زمانی خۆمان بکەینەوەوانە بەڵام نەکەر لەوەی کە یعنی کتێبی هێزری شتیوا بخۆینەوە بەڵکۆەوەش کە زمانێکی وا بەکاربێنین کە مەسەلەن زیاتر لێک دیکەمان نزیکاتەوە لە هاوسەیەکانمان نزیکاتەوە لەو ڕنگانەی ناو خۆمان نزیکاتەوە
کە لایەن دەترسین کە دانیان پێدانانین باسم لەوەیە تۆ لە بەدەگمەن نەبێت بەدەگمەن نەبێ کەسانێکی ئەکادیمی سۆران نابینیت کە سەر لە خانی و جزیری دەرکەن کرمانج نابینی سەر لە نالی و مەحوی دەرکەن لە هەردوو کیشیانە کەس نابینی سەر ئەدەبی زازاکی و هەورامی دەرکەن و جای تر کە هاتە سەر باشووری کوردستانی شڵی تر فەیلسوفی گەورەمان هەیە کە ئەندامی سەرکردایەتی حزبی زۆر شۆڕژگێڕی کوردستانە کاڵەیە لە کوڵەڕ و فەیریوانە هەر کورد نین باسەکە لەوە نییە تۆ تاکو تەرای خەڵکت هەیە کانت تێ نەگا باسەکە لەوەیە تۆ سەرکردایەتی بەرزی کوردی هەیە خوێندنەواری بە زمانی خۆی ناسانێ اینجا تۆ وەز لە زمان بێنە نایبنێ شێوەزار نایبنێ دیالەکت نایبنێ بە زمان من ئەتوانم نمونەت بۆ بێنمەوە لە سەرکردایەتی حزبی کوردی کە نەیتوانیوە چوار دیار بە زاراوەکەی خۆشی بنووسێ جا تو ئەستا ناری و ماحوی هەبێنی وەڵامێ من کە باسی زمانەکەم باسی ئاوێزانی زمان و بیری ورد و هزری بەرزەکەم دڵم نایە بەم شەوە سەر بڵتام بەڵام بەڕاستی من قسەم لە مەسعود محەممەدە بۆ دەزانن مناڵ بە قسەی ڤیگۆتسکی کە ئیتر کاری لەسەر زمان و بیرکردنەوەیە بێ لە تەمەنی 2 ساڵیە مرۆڤ یا مناڵ جیا بێتەوە ئەو مرۆڤە یا ئەو بوونەوەرە پێش زمانێکیە جیا بێتەوە لەو مرۆڤە زمانێکیە ئەو مرۆڤەی کە خاوەن زمانە لە تەمەنی 2 ساڵیە جێیەک شوێنێک لەو تەمەنەیە زمان فراژوتنێکی خۆی پەیداکە بیرکردنەوە پێش زمان هەیە لەو شوێنەیە ئەو دوانە ئاوێزانە بن در فراژوتنی مرۆڤ هەم فراژوتنی زمان هەم فراژوتنی هەزر و بیرکردنەوە ئاوێزانە بن پێکەڵە بن یەکان گیرە بن ئەم بوونەوەرەی لێ دەرەچێکی سەپی وترێ مرۆڤ جیا بێتەوە لە خەڵکی تر وجا هەنگاوی دوای ئەوە دروستبوونی زمانی نووسینە میلەتی خاوەن زمانی زارەکی لەگەڵ میلەتی خاوەن زمانی نووسین ڕێک ئەو جیاوازی هەیە کە بوونەوەری پێش زمانەکی بوونەوەری زمانەکی هەیەتی لۆ تووڕە نابن ئەگەر بڵێم دەکاتەوە ئەوەی ئەو میلەتانی کە زمانی هاوکۆی نووسینی زمانی نووسینی هاوکۆیان نییە دەبنە جۆرێک لەو بوونەوەری کە زمانی نییە ئەم زانایانە باز لەوەیەکەن کە میلەتێک زمانی نووسینی هاوکۆیە بێ هزرێکی قوڵی پتە و پەیدا دەکات و ئەو دوو فراژوتنە بەیەکەوە میلەتێک دروست دەکا خاوەن فەرهەنگێک کە لە کۆمەڵێ چەمک تێبگا ئەو چەمکانە لای میلەتی دیکە کە خاوەنی زمانی هاوکۆی نووسینی پەیدا نییە من زانم زۆرەکرێ لەسەرم زانم پێتان ناخۆشە زانم لێم سیزە بن بەڵام بەڕاستی بەرنامەی من ئەوە نییە ئێوە دڵیەوە ڕاگەن منەمەیە پێتان بڵێم ئێمەی کە خاوەنی زمانێکی هاوکۆی نووسینی چەمکی یەکتری دەرک ناکەین یەکتری تێناگەین ناگەینە یەک جیاوازین لەو میلەتانەی دیکەی کە زمانی هاوکۆی نووسینیان هەیە چەمکیان هەیە یەک دەگرنەوە و ئیتر باوەش بە یەکدا دەکەن و لەو ڕەوتە مێژووی کە باشە یا خراپە ستەمکارە یا میهرەبانە ڕەوت دەکەن بە یەکەوە ئێمە ناتوانین بیکەین نە لە چاکەی نە لە خراپەی چونکە ئێمە یەکتری دەرک ناکەین عەزیزم
من و هەورامیەک یەکتری دەرک ناکەین، من و زازاکیەک یەکتری دەرک ناکەین، لە کۆلۆڕ لەگەڵ کرمانجەکەیە زمانی هاوبەشی نییە، چی دەرک کوا ئامانجی هاوبەش؟ جا کێ من بڵێم ئێمە میلەتین و ڕەقیب هەر ماوە قەومی کوردستان و ئاوازی بۆ دانێن، بەڵێ دەکرێ، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە ئێمە بەم زەمینە و بەم کەرەستەیی کە ئێستا هەمانە ئێستا هەم هزری و هەم مادیە ئەوەمان پێ هەڵاسووە، یا ئەبێ زەمینەکە بگۆڕین، خۆمان دەوڵەمەند بکەین، خەریکی کار بین، یەکتری لە ئامێز بگرین، یەکتری دەرک بکەین، کار بکەین بە یەکەوە، یا ئەبێتە هەرێکی ئاخایەک پێ بخۆی. ئەمە بەڵباسەوە، ئەمە پشتەرەوە، ئەمە هۆڕاوە، ئەمە نازانم، ئەمە ناکرێ عەزیزی من. ئاوا بەرەو ئەو ئامانجە ملی دەمانەوێت سەر ناگرێت. اینجا هەیە دەڵێ باشە نامانەوێ، ئامانجی ملیمان نییە و ئێمە میلەت نین و هیچ کەسی بۆ خۆیەتی و من خەڵکی چوارباخم لە سلێمانی و گەڕەکەکەی خۆم بەلاو گرینگە، بڵێ باش پیرۆزە سەرکەوتو فەرموو بزانم تۆ چۆن بۆ دەژێت. ناچێتە سەر، نەک هەر ناچێتە سەر، ئێستا دەوڵەتی ناسیۆنالیش بۆی ناچێتە سەر. ئەوەی ئێستا بۆمان دەرکەوتووە لە هەموو دنیاە، دەوڵەتی ناسیۆنالی وەکو سوید و فرانس و ئەڵمان دەروەستی مایکرۆسۆفت نایەن، دەروەستی ئۆراکڵ نایەن کە کۆمپانیایە. جا تۆ واز لەوە پێ نەکەیتر شتی لەو کۆمپانیایە. ئەم دنیایەی کە پێی ئەوترێ دنیای ئەمڕۆ جیاوازە لە دنیای پێش 100 ساڵ و 200 ساڵ و هەموومانەوە هەزارین، بۆ ئەوەی تۆ ئامادە بی دەروەستی ئەم دنیایە بیت کە کۆمپانیای گەورەی بابەوە شتێ بەڕاستی وایە. ئێمە بخۆم لە سوید ئەژیم دەزانم کە مایکرۆسۆفت، گوگڵ هەروەها، ئەمازۆن هەروەها، ئۆراکڵ هەروەها دەسەڵاتیان زۆر زیاد، هەر توانای مادیشیان زۆر زیاتر لە سوید و زۆربەی حکومەتەکانی تریژی تر و خۆتانیان بینن خۆ کێ دەتوانێت لە دەرەوەی ئەو 2-3 هەژدیهایە هەنگاو بنێ. هەرچی ئەینووسیت، جا ئازیزم گوێم لێ بگرە، هەرچی دەینووسیت، هەرچی دەیڵێیت، هەرچی سەیری دەکەیت لە دنیای ئەلکترۆنیە ژێر کۆنترۆڵایە. جا کام کۆمپانیایە ئەمێنێتەوە سەری تۆ چ ئەمێنێک بەکارهێنیت و چ پروگرامێک بەکارهێنیت. ئەوان لەو ئاستە بەرزەیە کۆنترۆڵی هەموو گۆی زەویت بۆ دەکەن بە هەموو سیگناڵەکانیەوە. تۆش هاتووی بە زمانێکی لە سنووری دووزەیە تێپڕنابێ ئەتەوێت داوای سەروەری بکەیت. من پێم خۆشە بڵێم ئافرین و دەسە خۆش بێ، بەڵام بەڕاستی سەر نابێت. ئێمە دەبێ کۆبینەوە، دەبێ پشتی یەکتری بگرین، دەبێ خەوڵ بدەین،